بسم الله الرحمن الرحيم. کتێبخانەی دەنجی ڕۆشنایی. ناوی کتێب ئادابەکانی ژیان. نووسینی خەلیل هەیبەتی. وەرگێڕانی فەریدە حەسەن محەممەد. خوێندنەوەی ئیدریس مەلا موحسین. مۆنتاژ و کارە دەنجەکان ڕێبین کازم محەممەد. پێداچوونەوەی تۆماری ڤیان حەمید عوسمان. تێبینی سەرجەم کتێبە تۆمارکراوەکانی کتێبخانەی دەنجی ڕۆشنایی گزارش لە لۆچوونی نووسەر دەکەن و بە هەموو شێوەیەک بازرگانی پێوەکردنیان قەدەغەیە بە هیوای سوود بینین. پێشەچی لەم کتێبەدا هەوڵمان داوە بە زمانێکی سادە و ساکار بەشێک لەو ڕەفتار و هەڵسوکەوتانەی کە بۆ ژیان لە کۆمەڵگایەکی خاوەن شارەستانیەتدا پێویستە و دەبێتە هۆی پێکهێنانی کۆمەڵگایەکی ئاسوودە و پڕ لە هێمنایەتی باز بکرێ. هەرچەند سەبارەت بە ئادابی شارنشینی و ڕەفتاری پەسەندکراوی کۆمەڵایەتی گەلێک بابەتی نەبێژراو هەیە کە دەکرێت ئاماژەیان پێ بکەین، بەڵام لەم کتێبەدا هەوڵ دراوە زۆرتر ئەو تەوەرانە ئاماژە پێ بکرێ کە زۆرتر ڕوبەڕووی هاوڵاتیان دەبێتەوە. ئەم کتێبە بە چەشنێک ئامادەکراوە کە هەر هاوڵاتیەک بتوانێت بە ئاسانی کەڵکی لێوەربگرێ و بە ڕاشکاوی تێی بگا و بەهرەی لێوەربگرێ. لەم کتێبەدا هەوڵ دراوە ئەو بابەتانی کە لە کۆمەڵگای کوردەواریدا بوونیان هەیە و ئەو چەمکانی کە لە کوردستاندا جێباسن باز بکرێ. هیوادارین ئەم پەرتوکە جێی ڕەزامەندی ئێوەی خوێنەری هێژا بێ و بەهرەی باشتان پێ بگەێنێ. لە کۆتاییدا سوپاسی ئەو دۆست و هاوڕێیانە دەکەین کە لە ئامادەکردنی ئەم کتێبەدا یارمەتیان داوین. هەروەها زۆرمان پێخۆشە کە لە بیر و بۆچوون و ڕەخنە و پێشنیارەکانتان ئاگادارمان بکەنەوە. r.mallyi@gmail.com. پێڕست بابەت لاپەڕە. ڕەفتاری گونجاو لە کاتی پەیوەندیکردندا لاپەڕە 7. سڵاو و چاکوچۆنی لاپەڕە 9. تەوقەکردن لاپەڕە 14. چاوپێکەوتن و یەکترناسین لاپەڕە 17. عەیادەی پزیشک لاپەڕە 19. وەکو بێژەر لاپەڕە 21. وەکو گوێگر لاپەڕە 29. هەڵسوکەوتی جوان لە ماڵ و میوانیدا لاپەڕە 32. میوانی لاپەڕە 34. بەر لە ڕۆیشتن بۆ میوانی لاپەڕە 34. لە کاتی میوانیدا لاپەڕە 36. دوای هاتنی میوانی و پاش ئەوە لاپەڕە 43. وەکو خانەخوێ لاپەڕە 44. نان خواردن لاپەڕە 48. ماڵ و دراوسەیەتی لاپەڕە 52. ئاپارتمان نشینی لاپەڕە 54. بەکارهێنانی تەلەفۆن لاپەڕە 60. پێشکەشکردنی دیاری لاپەڕە 64. ڕەفتاری پەسەندکراو لە کاتی شۆفێریدا لاپەڕە 65. خاڵە گشتیەکانی شۆفێری لاپەڕە 67. شۆفێری سیارەی گەورە لاپەڕە 82. شۆفێری تەکسی لاپەڕە 84. لێخوڕینی ماتۆڕ و پایسکیل لاپەڕە 86. ڕەفتاری پەسەندکراو لە شوێنە گشتیەکان لاپەڕە 89. شەقام لاپەڕە 91. پارک و سەیرانگا لاپەڕە 97. مۆزەخانەکان لاپەڕە 101. دائیرە یاخود فەرمانگا لاپەڕە 103. وەکو کارمەند لاپەڕە 103. سەردانکردن لە فەرمانگا لاپەڕە 107. فێرگا لاپەڕە 112. قوتابیەکی بەڕێز و بە ئەدەب لاپەڕە 112. مزگەوت لاپەڕە 120. نۆرە یاخود سەڕە لاپەڕە 122. ناناوەخانە لاپەڕە 123. درێژەی خاڵەکانی شوێنە گشتیەکان لاپەڕە 124. سیارەی گشتی بۆ گواستنەوە لاپەڕە 127. مۆبایل لاپەڕە 129. جلوبەرگ لاپەڕە 133. پێڵاو لاپەڕە 136. شوێنی خەوتن لاپەڕە 138. ژینگە پارێزی لاپەڕە 143. کڕین لاپەڕە 148.
فرۆشتن لاپەڕا 152 پرسە و تازیە لاپەڕا 155 سەردانی نەخۆش لاپەڕا 157 باشکەڵک وەرگرتن لە ئاو و کارەبا لاپەڕا 159 ڕەفتار گەلی شیاو لاپەڕا 107 ڕەفتاری گونجاو لە کاتی پەیوەندیکردندا سڵاو و چاکوچۆنی لاپەڕا 9 یەکەم لە سڵاوکردندا دەستپێشخەر بن بە تایبەت ئەوانەی تەمەنیان کەمترە. دووەم بەر لە قسەکردن لەگەڵ کەسێک سەرەتا سڵاو بکەن. سێیەم کاتی ڕۆیشتنە نێو کۆڕ و کۆمەڵێک لە سڵاوکردندا دەستپێشخەر بن. چوارەم کاتێک کە سواری سیارەن لە سڵاوکردن بۆ ئەوانەی پیادەن دەستپێشخەر بن. پێنجەم کاتێک کەسێک بەر لە ئێوە سڵاوی کرد وەڵامێکی باشتر و تەواوتری پێ بدەنەوە. شەشەم وەڵامی سڵاو بە چەشنێک بدەنەوە کە ئەوەی سڵاوی لێکردوون گوێی لێبێ. هەفتەم کاتێ لە تەنیشت کۆمەڵێک خەڵک داوەستاون بە دەنجی بەرز لەگەڵ کەسێکدا کە دوور لە ئێوەیە چاک و چۆنی مەکەن. هەشتەم لە شوێنە گشتەکاندا کاتێک هاوڕێیەکتان لە دوورەوە دێ پێویست نییە هەر لە دوورەوە سڵاو و چاک و چۆنی لەگەڵدا بکەن. نۆیەم باشتر وایە کە لە کاتی چاک و چۆنیدا لێو بەخەندە بن. وشەی چاک و چۆنی دەبێ لەگەڵ ڕێزدا بێ. باشتر وایە کە چاک و چۆنیتان نەبێتە هۆی ڕاچڵەکان و زەحمەتی کەسانی دیکە. دەیەم بەهێمنی و لەسەر خۆ چاک و چۆنی بکەن. 11 ئەگەر کەسێک بۆ ڕێزگرتن لەبەرتان هەستا تکای لێ بکەن کە دابنیشێ و عەزیەت نەچێشێ. ئاگادار بن کە ئەو کارەی لەبیر نەکەن و خەریکی چاک و چۆنی لەگەڵ کەسانی تر نەبن. 12 ئەگەر لە نێو کۆڕێکدا هەمووان بۆ ڕێزگرتن لە کەسێک هەستان ئێوەش هەستن هەرچەند کە نەیناسن. 13 ئەگەر بۆ ڕێزگرتن لەبەر کەسێک لە کاتی ڕۆیشتن یا هاتندا هەستان ئاگادار بن کە پاش دانیشتن یان ڕۆیشتنی ئەو کەسە ئێوە دانەنیشن. 14 ئەگەر بەپەلە لە قادرمە سەرکەوتن و ماندوو بوون نەختێ ڕاوەستن تا هەناسەتان بێتەوە سەرخۆ پاشان بڕۆنە ژوورەوە و چاک و چۆنی بکەن. 15 لە کاتی چاک و چۆنیدا هیچ مەخۆن. کاتێک کەسێک بەپەلەیە باشتر وایە کە تەوقەی لەگەڵدا نەکەن و چاک و چۆنیەکەتان زۆر نەخایانێ. 16 ئەگەر گەورەترێک هاتە نێو کۆڕەکەتان بۆ ڕێزگرتن لەبەری هەستن هەرچەند تاوێک لەوە پێشتر لە شوێنیش تردا چاک و چۆنیتان لەگەڵ کردبێ. 17 لە کاتی چاک و چۆنی ئاساییدا جوان نییە باسی نەخۆشی و کێشەکانتان بکەن. لایەنی بەرامبەرتان چاوەڕوان نییە ڕاستەقینەی بەسەرهاتی ئێوە ببیستێ. 18 لە کاتێکدا ڕوومەتتان لەبەر ئاویان ئارەقتەڕا بۆ ماچکردن دەستپێشخەر مەبن. 19 لە لای خەڵکی لە شوێنە فەرمی و گشتەکاندا کەمتر یەکماچ بکەن و هەستی خۆتان کەمتر دەرببڕن. هەروەها لەگەڵ کەسانێک کە زۆر پێکەوە برادەر نین. 20 لە بەپەلە ماچکردنەوە یەکتر خۆتان بپارێزن. 21 بۆ ماچکردن باشتر وایە کە ئەوەی تەمەنی کەمترە چاوەڕوان بێ کە کەسی گەورەتر دەستپێشخەر بێ. بەجێی سڵاوکردن لە وشەی چۆنی کەڵک وەرمەگرن. 22 ماچکردنەوە بە دەنجی بەرز جوان نییە. 23 بەیانیان بەجێی سڵاو مەڵێن ماندوو نەبی. 24 لە تازیە و پرسە لە کاتی ئەسپەردەی مردوودا کە خەڵکی غەمگینن لە کاتی ماچکردنی یەکتردا خۆتان خۆشحاڵ پیشان مەدەن. کۆرپەی خەڵکی ئەوانەی خزمتان نین ماچ مەکەن یاخۆ زۆر هەستی خۆتان پیشان مەدەن ڕەنگە دایک و باوکی پێیان ناخۆش بێ. تەوقەکردن. یەکەم کاتێ دەڕۆنە نێو کۆمەڵێک پێویست ناکات هەمویان ماچ بکەن. باشتر وایە کە لەسەر خۆ ڕاوەستن و چاک و چۆنی بکەن. بەتایبەت لە کاتێک کە کەسانی تر دانیشتون یاخود بەکارێکەوە سەرقاڵن. دووەم لەگەڵ کەسانێک کە زۆر برادەر نین بە ساردی تەوقە مەکەن زۆریش دەستیان مەگوشن تاوەڕەز نەبن. سێیەم کاتێک کەسێک دەستی بۆ تەوقە ڕادەچێشێ چاوەڕوانی مەهێڵن. چوارەم باشتر وایە لە کاتی تەوقەکردندا دەستکێش لە دەستان دەربێنن. پێنجەم بەدەستی تەڕەوە بۆ تەوقەکردن دەستپێشخەر مەبن. شەشەم لە کاتی چاک و چۆنی و تەوقەکردندا باشتر وایە کە بە چاویش سەیری یەکتر بکەن بەجێی ئەوەی کە سەیری شوێنێک بکەن. هەفتەم لە کاتی تەوقەدا کلیل یان شتی ترتان لە دەستدا نەبێت. بەر لە کەسانی گەورەتر یا کەسێکی پایە بەرزتر دەستان بۆ تەوقە ڕامەچێشن. هەشتەم بەسەری پەنجە تەوقە مەکەن. نۆیەم
ئەگەر سیارەکەتان ڕاوەستاوە بۆ ڕێزلێنانی زۆرتر باشتر وایە کە دابەزن پاشان تەوقە و چاکوچۆنی بکەن. دەیەم بۆ تەوقە دەستان لە دوورەوە ڕامەکێشن. یازدەم بەدەستی پیسەوە تەوقە مەکەن. دوازدەم کاتێک کەسێک خەریکی خواردنە بۆ تەوقە دەستپێشخەر مەبن. سێزدەم کاتێویستان لەگەڵ چەند کەس تەوقە بکەن بە چاو سەیری هەمویان بکەن نەک ئەوەی کە بە چاو سەیری یەکەم کەس بکەن و لەگەڵ کەسانی تردا تەنیا تەوقە بکەن. کاتێک کەسێک شتێکی لەدەستدایە یاخود خەریکی کارێکە بۆ تەوقەکردن دەستپێشخەر مەبن. چاوپێکەوتن و یەکترناسین لاپەڕا 17. یەکەم بەر لە ئامادەبوون لە شوێنە فەرمیەکان یان چاوپێکەوتن لەگەڵ کەسانی تر خۆتان لەم شتانە بە دوور بگرن: سیر، پیاز، ئۆتکۆڵۆنیتیش، جلوبەرگی بۆندار و هەتا دوایی کە بۆنەکەیان ببێتە هۆی ئازاری کەسانی تر، هەرچەند پش و درێژ بن و هیچ نەڵێن. دووەم لە کاتی ناساندندا پێویستە کەسانی خواردتر لە باری تەمەنیان کارەوە بە کەسانی پایە بەرزتر بناسێنن. سێەم لە چاوپێکەوتنی فەرمی لەگەڵ دۆستاندا ئەگەر پێویست بوو هاوڕێکانتان بە ڕاشکاوی و لەسەرخۆ بناسێنن. چوارەم بۆ ناساندنی کەسێک پتر لە ڕادەی ئاسایی پێیدا هەڵمەڵێن. پێنجەم لە چاوپێکەوتنی فەرمیدا بە مۆبایل قسە مەکەن ئەگەر ناچار بوون کە وەڵام بدەنەوە داوای لێبوردن بکەن. شەشەم کە برادێکی کۆنتان بینی و ویستان چاک و چۆنی لەگەڵ بکەن سەرەتا خۆتانی پێ بناسێننەوە ئەگەر پێویست بوو کات، شوێن یان هۆی برادەربوونەکەتانی بۆ بڵێن ڕەنگە ئەو کەسە ناوتانی لەبیر نەما بێ. هەفتەم لە کاتی سەردانی کۆڕ و کۆمەڵێکدا سەرەتا لەگەڵ کەسی بەتەمەنتر چاک و چۆنی بکەن پاشان کەسانی تر وەکو باوکی خێزانەکە. هەشتەم کاتێ ئێوە دەناسێن و ئێوە دانیشتون باشتر وایە کە بە تەواوی یان نەختی هەستن یاخۆ کەمێک بەرەو پێشەوە بچەمێننەوە. نۆیەم لە کاتی چاوپێکەوتن لەگەڵ کەسانێکدا کە پێویستە بتان ناسن سەرەتا خۆتان بە ناوی سیانیەوە بناسێنن ئەگەر پێویست بوو پلەی کاری خۆتانش بڵێن. عیادەی پزیشک لاپەڕا 19. یەکەم کاتێ بەنیاز بوون سەردانی پزیشک بکەن جلوبەرجی خاوێن لەبەرکەن. دووەم بەر لە ڕۆیشتن بۆ لای پزیشک بە تەلەفۆن ئاگادار بن کە هەیە یان نا باشتر وایە کە بە تەلەفۆن نۆرە بگرن. سێەم وەکو هاوڕێی نەخۆش باشتر وایە کە ئیزن بدەن کە نەخۆش بە تەنیا لەگەڵ پزیشک قسە بکات مەگەر ئەوەی کە خۆی داواتن لێ بکات لەگەڵی بن. چوارەم وەکو نەخۆش تا دەتوانن منداڵ لەگەڵ خۆتان مەبەن تا یاری یان گریانیان نەبێتە هۆی ئازاری نەخۆشەکانی تر. لە هۆڵی چاوەڕوانی یان شوێنەکانی تر زۆر سەری نەخۆشەکانی تر مەکەن. پێنجەم باشترە ژمارەی ئەو جلوبەرگانەی لەبەری دەکەن کەمتر بێ تا پزیشک باشتر بتوانێ بتان بینێ. شەشەم ئەگەر لە ناسراوەکانی پزیشکن گونجاوتر ئەوەیە کە وەکو کەسانی تر نۆرە بگرن و پارەی عیادەکەتان بدەن. هەفتەم تا ئەو کەسە لە ژوورەوەیە نێتە دەرەوە مەڕۆنە ژوورەوە. هەشتەم بەبێ ئیزن خواستن لە سکرتێریان پزیشک مەڕۆنە ژوورەوە. نۆیەم ئەو بابەتانێک کە دەتانەوێت لەگەڵ پزیشک باسی بکەن یا بینوسن یاخۆ لە بیری نەکەن. دەیەم بەر لە چاوپێکەوتنی پزیشک مۆبایلەکەتان بێدەنگ بکەن بۆ ڕێزگرتن لە پزیشک وەڵامی مۆبایلەکەتان مەدەنەوە. یازدەم جوان نییە لە کاتێکدا کە پزیشک خەریکی پشکنینی نەخۆشە بۆ چاکوچۆنی دۆستانە دەرگاکە بکەنەوە و بڕۆنە ژوورەوە. لە کاتی هەڵامەتدا بۆ تەوقۆماچکردن پێشدەستی مەکەن. وەکو بێژەر لاپەڕا 21. یەکەم لە کاتی قسەکردندا بنێشت یان خۆراک مەجوون. دووەم لە کاتێکدا کە چاوەڕوانن تا کەسی بەرامبەرتان قسەکەی دوایی بێنێ و ئێوە ڕای خۆتان بڵێن نەختی ڕامێن و لە خۆتان بپرسن کە وتنی ئەم بیر و ڕایە قازانجێکی هەیە یان نا ئەگەر وتنی ئەو قسەتان بە گونجاو زانی بیڵێن. سێەم قسەکەتان بە ڕووی خۆش و کراوەوە دەست پێ بکەن. چوارەم لەگەڵ کەسی نامەحرەمدا تەنیا بە قەدەر پێویست قسە بکەن. پێنجەم لە نێو کۆبوونەوەدا تەنیا ئێوە بێژەر مەبن. شەشەم بە کەڵک وەرگرتن لە وشەی بەڕێزانە ڕێزی خۆتان بە گوێرەی کەسانی گەورەتر و بە ساڵات و پیشان بدەن. بەتایبەت لەگەڵ دایک و باوکتاندا بەڕێزەوە قسە بکەن. بەبێ ئیزن قسەی کەس مەبڕن. هەفتەم لە کاتی قسەکردن لەگەڵ کەسی پایدارتردا شوێنگەی کۆمەڵایەتی ئەو کەسەتان لە بەرچاو بێ و بەڕێزەوە قسەی لەگەڵ بکەن. هەروەها بەڕێزبوونی خۆتانی پێپیشان بدەن. هەشتەم لەسەرخۆ و هێمن قسە بکەن. جۆرێک قسە بکەن کە وشەکان تێکەڵ نەبن. نۆیەم بەر لە قسەکردن بیر بکەنەوە و باشترین وشە هەڵبژێرن
تا نەبنە هۆی دڵ ئێشانی خۆتان یان کەسانێکی دیکە. دەیەم لە ڕادەی تێگەیشتنی گوێگردا قسە بکەن لە کاری گوێگر یان هەڵ و مەرجێک کە هەیەی وێنە بێننەوە تا باشتر لە مەبەستان تێبگات. لە وتوێژە فەرمیەکاندا لە زاراوە ناوچەیی و ڕەمەچیەکان کەڵک وەرمەگرن. دوازدەم لە لای کەسانی نەناسراو باشتر وایە کە لەگەڵ خزم و دۆستانتان فەرمی و بەڕێزەوە قسە بکەن. بەر لەوەی خەریکی قسەکردن لەگەڵ خەڵکی بن دڵنیا بن کە دەمتان بۆنی خراپی نییە، چونکە بۆ گەندەم کۆسپێکە بۆ پەیوەندی لەگەڵ خەڵکی. سێزدەم لە کاتی قسەی ئاساییدا تا دەتوانن لە وشەی پسپۆڕانە و بیانی کەڵک وەرمەگرن. چواردەم لە قسەکردندا دەبێت کاتی لایەنی بەرامبەرتان لەبەر چاو بگرن، قسەکانتان دووپات مەکەنەوە، ڕەنگە گوێگر کاری تری هەبێ. پازدەم کاتێ لە کەسێکی تر پرسیار دەکەن ئێوە وەڵام مەدەنەوە. شازدەم لەگەڵ لایەنی بەرامبەرتاندا وا قسە مەکەن کە خۆتان زۆر ژیر و زانا پیشان بدەن و ئەو زۆر نەزان، سوکایەتی بە کەس مەکەن. حەفدەم بەر لە گاڵتە و گەپ بزانن ئەو گاڵتە و گەپە دەبێتە هۆی پتەوکردنی برادەریتان یان نا. ئەگەر کاریگەریەکی نەرێنی هەیە بەر بە خۆتان بگرن و گاڵتە مەکەن. هەژدەم کات و شوێن بناسن و گاڵتە و گەپی نێوان خۆتان و هاوڕێتان لە نێو کۆردا مەڵێنەوە. نۆزدەم لە کاتی جێڕانەوەی قسەی کەسێکی تر شیاونیە شتێکی لێ زیادکەن. بیستەم مەبەستی خێری خۆتان بە باشترین وشە دەرببڕن تا بەهەڵە لێتان نەگەن. کاری چاکەتان بەو شەی نەشیاو مەفەوتێنن. بەردەوام سەبارەت بە خۆتان قسە مەکەن. زۆربەی خەڵکیش وەکو ئێوە پێیان خۆشە سەبارەت بە خۆیان قسە بکەن، ئیزن بە قسەکردنی گوێگریش بدەن. 21 پێویستە ئەگەر قسەکردنتان فەرمیە یان لایەنی بەرامبەرتان لە ئێوە بەتەمەنترە بەجێی تۆ بە ئێوە بانگی بکەن و بە کردداری کۆ لەگەڵی قسە بکەن. 22 کاتێک رەخنە لە کەسێک دەگرن بۆ پیشاندانی مەبەستی باشتان سەبارەت بە خاڵە ئەرێنیەکان و چاکەکانی قسە بکەن، تەنیا نیوەی بەتاڵی پەرداخەکە مەبینن. 23 بە وشەی خراپ و ناحەز ناوی کەسێک مەبن. 24 ئەگەر ئەتانەوێت کەسێک پەسەند بکەن بەجێ ئەوەی کە باسێکی گشتی بکەن، باشتر وایە کە یەکێک لەو کارانی کە شایانی پەسەندە ناوی لێببەن و چاکەکانی بژمێرن، بۆ وێنە باشتر کە بڵێن شلەیەکی زۆر خۆشت لێ ناوە تا ئەوەی کە بڵێن تۆ چێژلێنەرێکی زۆر شارەزایی. 25 لە کاتی پرسیارکردندا سنووری تایبەتی هەر کەستان لە بەرچاو بێ. 26 ئەگەر شتێک لە کەسێک دەپرسن بۆ وەڵامەکەشی گوێڕاگرن. جوان نییە بچووکتر لەگەڵ گەورەتردا گاڵتە بکات. 27 ئەو شتێک کە دەیڵێن خۆشتان کاری پێ بکەن. 28 غەیبەت و خراپە گوتنی کەسێک زۆر جار دەگاتە گوێ ئەو کەسە، کەواتە خۆڕاگر بن و بە خراپە و پشتگوێ خوێندنی کەسێک ناوی خۆتان مەرزێنن و خۆتان بێمتمانە مەکەن. 29 ئەگەر لەگەڵ کەسێک ناکۆچێکتان هەیە و هەرچەند زۆری لێ تووڕەن بە وشە و قسەی ناحەز و نەشیا و زمانی خۆتان پیس مەکەن. زۆر خەریکی گاڵتە و سوحبەت مەبن، بە تایبەت لە شوێنە فەرمی و گشتەکان. 31 داخوازەکانتان بە حاڵەتی فەرماندانەوە مەڵێن، حاڵەتی پرسیاری باشترە. 32 کێشە تایبەتەکانتان لەگەڵ کەسێک باز بکەن کە بەڕاستی بتوانێت یارمەتیتان بدات. لەگەڵ هەر کەسێکدا دەردەدڵ مەکەن، ڕازداری و دڵفراوانی هەر کەستان لە بەرچاو بێت. لە ڕێگای کووردا باسی دوور و درێژ هەڵمەدڕن، چونکە یا قسەکەتان بە نیوەچڵی دەمێنێتەوە یاخود کاتی بەرامبەرەکەتان دەگرن. 33 لەگەڵ کەسێک کە پەیوەندی فەرمیتان هەیە لە بابەتی تایبەت و تاکە کەسی پرسیار مەکەن، بابەتی وەکو ڕادەی معاش و داهات، کێشەی خێزانی، نرخی جلوبەرگەکانی و بردەکاری و نەخۆشەکانی و تا دوایی. 34 کاتێک سەبارەت بە کەسێک یان گروپێک بیرروڕای خۆتان دەردەبڕن یاخود دادوەری دەکەن، خۆتان لە گشت بێژی ببارێزن. لەو شەگەلی هەموو کات بە دڵنیاییەوە قەت هەمویان و هەتا دوایی کەڵک وەرمەگرن، بەجێ ئەوە باشترە لەو شەگەلی زۆرتر، ڕەنگە زۆربەی هەندێک کەس و تا دوایی بەهرە وەربگرن. بۆ وێنە ئەم ڕستە کە دەڵێ هەموو خەڵکی ئەم شارە ساختە چین، ڕستە و قەزاوەتێکی ناڕاست و هەڵەیە. 35 کاتێک ڕخنە لە کارێک دەگرن یاخود نوکتەی کەسێک دەجێڕنەوە، باشتر وایە کە بۆ پاراستنی ئاوڕووی ئەو کەسە ناوی نەهێنن. ئەم خۆڕاگریە دەبێتە هۆی ئەوەی زۆرتر متمانەتان پێ بکەن. کاتێک کەسێک خەریکی قسەکردنەوە لەم کاتەدا بابەتێکتان دێتەوە بیر، جوان نییە هەر لەو کاتەدا قسەکەی پێبڕن و قسەکەی خۆتان بە گرنگتر بزانن، نەختێ پش و درێژ بن. 36 پێویست نییە هەرچی کەبیر دەکەنەوە و ڕاستە و خۆ بەلایانی بەرامبەرتانی بڵێن، کات و شوێن و بارودۆخی جەستەیی و دەرونی و کەسایەتی بەرامبەرەکەتان لە بەرچاو بگرن. 37
بێبیرکردنەوە بڕیار مەدە، بە بیر و باوەڕت زمان مەدە، ڕەنگە سەر نەکەون. 38 هەوڵ مەدەن بیر و بۆچوونی تایبەتی خۆتان دابسەپێنن یاخود بە 100% بە دروستی بزانن. بە خۆتان بڵێن ڕەنگە بۆچوونی من ڕاست و دروست نەبێ. 39 بۆ چارەسەرکردنی ناکۆچیەکانی نێوان خۆتان و کەسی بەرامبەرتان، داخوازە واقعیەکانی خۆتان و بەرامبەرەکەتان دیاری بکەن، پاشان بە دوای ڕێگە چارەیەکدا بگەڕێن کە داخوازەکانی هەردوو لایەنتان دابین بکات. ئەگەر هەر کەس تەنیا داخوازەکانی خۆی لەبەرچاو بێ، کێشەکە بە ئاسانی چارەسەر نابێ. 40 لەسەر ڕێگای هاتوچۆی خەڵکیدا خەریکی باس و وتووێژ مەبن تا خەڵکی ناچار نەبن لە نێوانتاندا تێپەڕ بن. لە نێوان وەکو گوێگر. 1 ئەگەر لە لای ئێوە باسێک دەکرێت کە پەیوەندی بە ئێوەوە نییە یان قسەی تایبەتی ئەوانەیە کە دەیڵێن، باشتر وایە کە شوێنەکە بەجێ بێڵن یان خۆتان خەریکی کارێکی تر بکەن. 2 کاتێک کەسێک خەریکی جێڕانەوەی باسێکە، جوان نییە قسەکەی بە کەم نرخ بزانن، مەڵێن پێشتر دەمزانی. 3 کاتێک کەسێک خەریکی قسەکردنە لەگەڵتان تا دەتوانن لەگەڵ کەسێکی تر قسە مەکەن. 4 لە کاتی قسەکردندا ئامادەی ئەوە بن کە کەسانێک لەگەڵ بیر و بۆچوونەکەتاندا نەبن. ئەوە بزانن کە خەڵکی ژیان و بەسەرهاتی جیاواز لە ئێوەیان هەیە، بۆیە مافی خۆیانە بۆچوونێکی تریان هەبێ. 5 ئەگەر هەواڵیان ڕایەکتان سەبارەت بە کەسێکی تر بیست، بێدێکدانەوە وەری مەگرن. 6 کاتێک کەسێک تووڕەیە، نەلۆمەی بکەن و نە ئامۆژگاری، کەمتر بۆی هەیە لەو کاتەدا دەرەنجامێکی باشتان دەستکەوێ. 7 لە کاتی وتووێژدا کاتێک نوکتەیەکتان بۆ جاری دووەم دەجێڕنەوە پێ بکەنن، مەڵێن پێشتر بیست بووم. کاتێک کەسێک بابەتێکی گرنگتان بۆ دەجێڕێتەوە، جوان گوێی لێ بگرن، پشوو درێژ بن، بێدەنگ بن، بە چاو سەیری بکەن، سەرتان ڕاشەکێنن، هەندێک لە ڕستەکانی خۆی بە شێوەی پرسیار لێی بپرسنەوە، هەوڵ بن بە باشی هەستی پێ بکەن، قسەکانی بەڕاست بزانن. 8 کاتێک کەسێک خەمبارە یان کێشەیەکی هەیە و بۆتان دەجێڕێتەوە، تەنیا بە مەنتەق سەیری کێشەکەی مەکەن، پێویستە هەستی ئەو کەسەش لە بەرچاو بگیرێ، چونکە زۆر جار هەستی ئەو کەسە بابەتی سەرەکیە. 9 بۆ ئەوەی باشتر لە هەستی لایەنی بەرامبەرتان بگەن، باشتر وایە کە خۆتان لە جێ ئەودا دابنێن. 10 کاتێک کەسێک خەریکی وتار خوێندنەوەیە، جوان نییە خێرا سەیری سەعاتەکەتان بکەن. 11 کاتێک کەسێک کە لەگەڵتان دەردەدڵ دەکات، هەرچەند بۆ خۆی تاوانبار بێ، خێرا پێی مەڵێن خەتای خۆت بووە. 12 کاتێک کەسێک بە هەڵە ئێوە بە کەسێکی تر دەزانێ، زۆر بەڕێزەوە پێی بڵێن هەڵەی کردووە. 13 کە کەسێک ڕەخنەیەکی لێگرتن، خێرا بەر هەڵستی مەبن، ڕەنگە بە قازانجی ئێوە بێ و بتوانن کەسایەتی خۆتان بناسن و خۆتان چاکتر بکەنەوە. 14 کاتێ بیسەریان بێژەرن، خۆتان خەریکی پشکنینی شتێک یان دەست بە گوێلووتتاندا مەکەن و لەشتان مەخورێنن. 15 جوان نییە کوڵە لە کەس بگرن و بەنهێنی قسەکانیان گوێ لە بگرن. 16 لە کاتی دژوار و هەستیاردا فەرمان بە خۆتان بدەن کە ئارام بن تا بتوانن کارێکی باشتر ئەنجام بدەن. خەمبار مەبن، بڵێن ئەمەش دەڕوا و نامێنێ. 17 کاتێک کە کەسێک کێشەیەکی خۆی پێتان دەڵێ، هەموو کات مەبەست ئەوە نییە کە فریام کەون. زۆر کەس باسی گرفتەکانی خۆیان دەکەن بۆ ئەوەی سوک ببنەوە، کەواتە خێرا ڕێگە چارەیان پێبیشان مەدەن، زۆرتر بیسەر بن. کاتێک کەسێک لەگەڵتان دەردەدڵ دەکات و شتێکی سەیرتان بۆ دەجێڕێتەوە، ئاسایی ڕەفتار بکەن. هەڵسوکەوتی جوان لە ماڵ و میوانیدا، لاپەڕاسی و دوو. میوانی بەر لە ڕۆیشتن بۆ میوانی، لاپەڕاسی و 4. 1 بەر لە ڕۆیشتن بۆ ماڵی کەسێک، پەیوەندی لەگەڵ بگرن و ئاگاداری بکەنەوە، ڕەنگە لە ماڵ نەبن یاخود بە تەمای ڕۆشتن بن بۆ شوێنێک. 2 باشتر وایە کە لە خانە خوێ داوا بکەن خۆی کاتی میوانیەکەتان دیاری بکات. 3 جۆرێک هەڵ و مەرجەکە ڕێک بخەن کە خاوەن ماڵ پێی دژوار نەبێ، بەم بۆنەوە هەرچەند ماوەی میوانیەکە کورتتر بێت باشترە. 4 ئەگەر شەو نیازی مانەوەتان هەیە، جلوبەرجی نێوماڵ لەگەڵ خۆتان ببن. 5 کە بۆ میوانی ڕۆیشتن خۆتان بڕازێننەوە. 6 ئەگەر بە نیازن بۆشی و یان نانی نیوەڕۆ بمێننەوە، پێشتر خاوەن ماڵ ئاگادار بکەنەوە. بەبێ ئاگاداری بۆ میوانی مەڕۆن، ڕەنگە میوانیان هەبێ، ڕەنگە لە ماڵ نەبن، ڕەنگە چەندین ڕەنگەی تر. 7 میوانی بانگ نەکراو لەگەڵ خۆتان مەبن، مەگەر ئەوەی لە خانە خۆی ئێزن وەربگرن. 8
پێشتر خاوەن ماڵ لە ماوەی مانەوەتەن ئاگادار بکەنەوە تا ئەو بتوانێ بەرنامەی بۆ داڕێژێ. 9. جۆرێک بکەونە ڕێ کە لە کاتی دیاریکراودا بگەنە شوێن، نە دێری بڕۆن نە زوو کە خانەخوێ خەریکی ئامادەبوونە بۆ میوانداری. 10. ئەگەر ڕژێمێکی خواردنی تایبەتتان هەیە، خاوەن ماڵ ئاگادار بکەنەوە تا زەحمەتەکانی بەفیڕۆ نەچێ. 11. پێشتر دەتوانن بیر لە بابەتی گونجاو و شاو بکەنەوە تا بێدەنجی بەسەر میوانیەکەدا زاڵ نەبێ. 12. ئەگەر بە هەر هۆیەک دواکەوتن، خێرا خاوەن ماڵ ئاگادار بکەنەوە و داوای لێبوردنی لێ بکەن. 13. لە پشت دەرگاوە خۆتان بناسێنن مەڵێن منم. زۆر دەرگاکە مەکوتن یاخود زۆر زەنگ لێ مەدەن. لە کاتی میوانیدا لاپەڕاسی و 6. 1. ئیزن بدن کە سەرەتا خاوەن ماڵ بڕواتە ژوورەوە، پاشان لە شوێنێکدا کە خاوەن ماڵ پێی باشە دانیشن، چونکە ئەو باشتر شارەزایە ڕەنگە هەندێک شوێن بە باش نەزانێ. 2. کاتێ دێر گەیشتن لە نزیکترین شوێنی بەتاڵدا دانیشن، چاوەڕوان مەبن کەسانی تر جێگاتان بۆ چۆڵکەن. 3. ئەگەر میوانێکی تازە هاتە ماڵەوە، جێگایی بۆ بکەنەوە. 4. کاتێ دوو کەس خەریکی قسەن یاخود برادرن، لە نێوانیاندا دامەنیشن مەگەر بە ئیزنی خۆیان. 5. کاتێ لە میوانیدا برادرێکتان بینی، هاوڕێیەکانی ترتان لەبیر مەبن، ئەگەر پێتان کرا ئەوانیش بێننە نێو باسەکەتان تا ئەوانیش ماندوو نەبن. ئاگادار بن کە پشت بە کەسێک ڕامەوەستن دامەنیشتن و مەچەمێننەوە، ئەگەر ناچار بوون داوای لێبوردنیان لێ بکەن. 6. باز لەو بابەتانەی کە دەبنە هۆی ناکۆچی مەهێنە ئاراوە و میوانیەکە مەکەنە گۆڕەپانی شەڕ و ناکۆچی. بەش بە حاڵی خۆتان بەر بە درێژەدان بە ناکۆچی بگرن. 7. لە میوانیدا بەدەست و چاو ئاماژە بۆ کەس مەکەن. 8. لە میوانداریدا ئاگاداری ڕادەی توانای خانەخوێ بن و چاوەڕوانی لە ڕادەبەدەرتان لێی نەبێ. 9. ئەگەر بێبانکهێشتن بۆ میوانی دەڕۆن، بەو شتێک کە خاوەن ماڵ بۆ میوانداری دەیهێنێ ڕەزامەند بن. 10. ڕێز لە خاوەن ماڵ بگرن و هەوڵ مەدەن قسەی خۆتانی بەسەردا بسەپێنن. 11. لە نێو کۆمەڵدا باسی سامان و شانازیەکانتان مەکەن، بەتایبەت ئەگەر لایەنی بەرامبەرتان لەو شتانە بێبەش بن. 12. بەر لە کەڵک وەرگرتن لە کەلوپەلی خاوەن ماڵ، ئیزنی لێ بخوازن و پاشان لەسەر جێگای خۆیدا دای بنێن. 13. منداڵەکانتان کۆنترۆل بکەن تا خاوەن ماڵ تووشی ئازار نەکەن، ئەگەر کرا پێشتر منداڵەکانتان ڕابێنن. منداڵانی خانەخوێ لەو ماوە کورتەدا تەمبێ یان ئەدەب مەکەن. 14. ئەگەر خۆتان یان هاوڕێیەکانتان بوونە هۆی زیان گەیاندن بە خانەخوێ، هەوڵ بدەن کە بە چەشنێکی گونجاو و قەرەبووی بکەنەوە. 15. لە میوانی چەند ڕۆژە یان درێژخایاندا بۆ سەرقاڵکردنی خۆتان بەرنامەتان هەبێ، کتێب، گۆڤار و هەتا دوای لەگەڵتان بێ. 16. لە کێشە خێزانیەکانی خانەخوێدا دەستوەرد مەدەن. 17. بەبێ ئیزنی خاوەن ماڵ مەڕۆنە نێو ژوورەکان، بەتایبەت ژووری نووستن و حەمام، هەروەها دەست لە ئەلبومی وێنە، کۆمپیوتەر، جانتا و هەتا دوای خانەخوێ مەدەن. 18. لە میوانی و لە نێو کۆڕدا هەموو کاتەکانتان لەگەڵ یەک کەسدا خەریکی قسەکردن مەبن، بە چەشنێک کە دەڵێ کەسی تری تێدا نییە. ڕێز بۆ دیکۆراسیۆنی خاوەن ماڵ دانێن، بۆ ماوەیەکی کورت کە میوانن پێداگیری لەسەر گۆڕینی دیکۆراسیۆن مەکەن. 19. ئەگەر لە میوانیدا پزیشک یان سەرۆکی فەرمانگەیەک بوو، نیاز و نەخۆشە تایبەتەکانتان لە لای کەسانی تردا بۆی مەڵێنەوە. 20. لە لای کەسانی تر پاتان ڕەمەکێشن، ئەگەر ناچار بوون داوای لێبوردنیان لێ بکەن. 21. ئەگەر کەسێک ویستی لەلاتان دانیشێ، نەختی خۆتان بجوڵێننەوە و جێگەی بۆ بکەنەوە. 22. بەر لە کەڵک وەرگرتن لە تەلەفۆنی خاوەن ماڵ، ئیزنی لێ بخوازن و قسەکەتان خێرا دوایی پێبێنن. 23. لە کەلوپەلی تاکە کەسی و خاوەن ماڵ کەلک وەرمەگرن. 24. لە خواردندا زۆرخۆری مەکەن. 25. کاتی ڕۆیشتن بۆ ئاودەست بە چەشنێک دڵنیا بن کە کەسی تێدا نییە، بە جۆرێک بوونی خۆتان ڕابگێنن. 26. پێش هاتنە دەرەوە لە ئاودەست دڵنیا بن کە خاوێنتان کردوتەوە، پاشان بێنە دەرەوە. جوانتر وایە کە پاش هەستان لە خەو پێخەفەکەتان کۆکەنەوە یان قەڕێوەڵەکەتان ڕێکوپێک بکەن. 27. پاش حەمامکردن حەمامەکە خاوێن بکەنەوە. 28.
کاتێ لە ڕێستوراندا میوانی کەسێکن گرانترین خۆراک هەڵمەبژێرن. 29 کاتێ خواردن کەمە دەفری خۆراکەکە بە تەواوی بەتاڵ مەکەنەوە تا خانەخوێەکەتان لە کەمبوونی خۆراکەکە شەرمەزار نەبێ. 30 لە میوانیەکی ڕسمیدا بە قەب میوەکەتان مەخۆن. 31 ئەگەر ئەدانەوەی خێرا لە میوانیەکەدا ئەستن پاش خواردنی شی و دەست بەجێ هەڵمەستن نەختێ بمێننەوە پاشان هەستن. بێڕەزامەندی خانەخوێ گوڵ و میوەی دارەکان مەچنن ئەگەر ئیزنی پێدان ئینسافتان لەبەرچاو بێ. 32 ئەگەر لە ماڵی خۆتاندا حەستان لە خۆراکێکی تایبەتە یاخود ڕژیمێکی تایبەتتان هەیە کە جێبەجێکردنی خانەخوێ تووشی عەزیەت دەکات داوای مەکەن تا خانەخوێکەتان تووشی شەرمەزاری یان عەزیەت نەبێ. 33 باشتر وایە کە هەموو میوانەکان پێکەوە خواردن دەست پێ بکەن. 34 ئەگەر دەفر و قاپیان بۆ دانەناون هاوڕێکانتان هان بدەن بۆ ئەوەی کە چاوەڕێی ئێوە نەبن و خەریکی خواردن بن تا خواردنەکەیان سارد نەبێتەوە. 35 لە لای کەسانی ترەوە باسی ناخۆشبوونی چێشتی کابانی ماڵەکە مەکەن. 36 فول لە خواردنەوەی داخ مەکەن بە تایبەت لە لای کەسانی تر. 37 میوەیەک هەڵبژێرن کە ئاسانتر بتوانن پێستەکەی بکەنەوە. لە نێودەفری میوەدا بە شوێن باشترین میوەدا مەگەڕێن، میوەکان ژێروبار مەکەن. دوای هاتنی میوانی و پاش ئەوە. 1 باشترە کە مەڵ ئاوایکردنتان بە کەمترین دەنگ و هەرا بێ، بە تایبەتی لە شەو درەنگاندا بە هۆڕن لێدان و دەنجی بەرز قسەکردن دراوسەکانتان تووشی ئازار مەکەن. 2 درێژە بە ماڵ ئاواییتان مەدەن و پێش گەشتنە بەردەرچی خانووەکە دوایی پێبێنن، چەند جار ماڵ ئاوایی مەکەن. 3 پاش میوانی باسی کەم و کوڕی و ناتەواویەکانی خانەخوێکەتان مەکەن. دەتوانن باسی چاچەکانی خاوەن ماڵ یان میوانیەکەتان بکەن. 4 نابێ نهێنی و پرسە تاکە کەسیەکانی خانەخوێکەتان ئاشکرا بکەن، ئەمەکدار بن. لە کاتی هاتنە دەر و چوونە ژوورەوەدا بۆ ڕێزگرتن ئیزن بدن کە بە ساڵات چوان پێشتر بڕۆن. وەکو خانەخوێ لاپەڕات 44 1 ئامادە بن کە میوانی چاوەڕەوە نەکراوتان بۆ بێ، پێی قەڵەس مەبن. 2 لە کاتی بانگهێشتکردندا بەروار و هۆی میوانی و ناوی بانگهێشتکراوان بەڕاشکاوی بڵێن تا میوانەکان سەبارەت بە هاتن و هاتنیان بڕیار بدەن. 3 کە کەسێکتان بانگهێشت کرد میوانداری باشی لێ بکەن. 4 لە میوانیە تایبەتەکاندا باشتر وایە کە کەسانێک بانگ بکەن کە بوونی یەکتریان پێخۆش بێ. 5 باشتر وایە کە ئەو میوانانەی کە یەکتر ناناسن بە یەکتریان بناسێنن. 6 دوو میوان کە پێشتر ناسیاویان لەگەڵ یەک نەبووە بۆ ماوەیەکی زۆر لەگەڵ یەک بەتەنیا مەیان هێڵن. 7 ئێوە سەرەتا سەری قسە بکەن و چاک و چۆنیان لەگەڵ بکەن، قسەی خۆش و بە کەڵک و توێکڵ بێنە ئاراوە و مەهێڵن بێدەنجی زاڵ بێ بەسەر میوانیەکەتاندا. 8 هان بدن کە باسێکی هاوبەش هەڵبژێرن، کەش و هەوا و سەرکەوتنەکانی لایەنی بەرامبەرتان و تاوەکو دوایی. 9 لەو باسانەی کە دەبنە هۆی ناکۆچی خۆتان بپارێزن، بابەتی جێڕەزامەندی دوولایەن هەڵبژێرن. 10 لە لای میوانەکەتان ڕامەکشێن، لە کاتی میوانداریدا باسی نرخی میوە و خۆراکەکان مەکەن. 11 جوان نییە میوانەکەتان بەجێ بێڵن و بڕۆن بە شوێنکاری خۆتاندا. 12 خۆڕاگر بن و کێشە خێزانیەکان و ناکۆچەکانتان لە لای میوانان باز مەکەن. 13 ئەگەر لە کتوپڕا میوان یان منداڵەکانیان بوون بەهۆی شکانی شتێک، شکانی شتەکە بەکەم بگرن و خۆتان قەڵز مەکەن. 14 ئەگەر لە میوانیدا بە هەر هۆیەک تووڕە بوون، خۆڕاگر بن و تووڕەبوونەکەتان مەدرچێنن، چونکە لە شانتان کەم دەکاتەوە. 15 لە لای میوانەکانی تردا هەموو سەرنجتان مەدەنە یەک کەس، ئاگاداری میوانانی تریش بن. 16 میوانەکان ناچار مەکەن سەبارەت بە ناکۆچەکانتان دادوەری بکەن. 17 لە میوانی گشتیەکاندا بە ساڵات چوان و گەورەترەکان بەرەو لای سەروی ژوورەکە ڕێنوێنی بکەن. سەبارەت بە نرخی ئەو دیاریەی کە میوانەکەتان هێناویەتی مەپرسن و باسی مەکەن، مەبەستی میوانەکەتان لەبەر چاو بێ. 18 میوانەکان چاوەڕێ مەهێڵن و خێراتر خواردنەکەتان دانێن. 19 بە مەبەستی دانانی خواردن لە ناوەڕاستی سفرەکەدا هاتوچۆ مەکەن، ئەگەر ناچار بوون دەبێ حتمەن جلوبەرگەکەتان خاوێن بێ. 20 میوانەکانتان مەخەنە بەرکار. 21 پێش میوانداری و لە لای میوانەکان
بە دەنجی بەرزمیان ژمێرن. 22 لەسەر سفرەدا هەموو میوانەکان بە یەک چاو سیر بکەن، سەرنجی زۆر مەدەنە یەک کەس. 23 لە کاتی نان خواردندا پێویستە میوان مرتاح بێ و لە هەر خۆراکێک کە پێی خۆشە دەبێ بخوات، پێداگری مەکەن کە دەبێت لە خۆراکەکانی تریش بخوات. 24 سەرنج بدەن کە هەموو ئەوانەی لەسەر سفرەکان دەستیان بە خۆراکەکان ڕابگات. 25 ئاگادار بن کە بە گوێرەی میوانەکان کەلوپەلی پێویست دابین بکەن، تا پێتان دەکرێت با قاپی زەڵاتە و شلای یەکێک نەبن. 26 شوێن دەست شۆردن یان ئاودەست پیشان میوانەکانتان بدەن. 27 ئەگەر پێویست بوو نعل و قاتی میوان و خاولی بۆ میوان دابین بکەن. 28 لە کاتی شێوکردندا بێدەنگ مەبن، هەن بدەن کە لەسەر سفرەدا قسەی خۆش و بەتوێکڵ بکەن. 29 لە کاتی ڕەوانەکردنی میوانەکاندا ئەگەر دەکرێت تا پاش ڕۆیشتنیان دەرگاکەتان دامەخەن، بەر لە میوان خەریکی خواردن بن و پاش میوان دەزڕاگرن، بەر لە میوان دەزڕامەگرن. نان خواردن لاپەڕا 48 یەکەم باشترێت لە کاتی نان خواردندا هەموو بنەماڵە پێکەوە لەسەر سفرە دانیشن. دووەم خواردن بە ناوی خوا دەست پێ بکەن و بە سپاس لە خوا دوایی پێبێنن. سێیەم ئەگەر خۆراکێکتان نەخواردووە لە لای کەسانی تر بە خراپە باسی مەکەن، بە تایبەت لە لای منداڵان. چوارەم خۆراکی داخ بە داخی مەخۆن، فوی لێ مەکەن. پێنجەم ئەگەر خۆراکێکی تایبەت لەسەر سفرە بوو لە کاتی خواردنیدا مافی کەسانی تریشتان لەبەرچاو بێت. شەشەم خێراتر یان خاوتر لە کەسانی تر نان مەخۆن، ئەگەر خێراتر تێر دەبن ئارامتر بخۆن تا لەگەڵ هاوڕەکانتان دوایی بێنن. هەفتەم ئارام نان بخۆن بە چەشنێک کە کەوچکەکانتان لە بەردەم دەستاندا چاوەڕوان نەبێ. هەشتەم سەیری نان خواردنی کەسانی تر مەکەن. نۆیەم پاروی گەورە مەگرن، هەرچەندە پاروەکانتان بچووکتر بێ جاوینی ئاسانتر دەبێ. دەیەم بەقەدەر پێویستان خۆراک بکەنە نێو قاپەکانتان تا لە دەفرەکەتاندا هیچ نەمێنێتەوە. یازدەم جوانتر وایە کە ئەوەندە خواردن داکەن کە بۆ کەسانی تریش بمێنێتەوە. لە کاتی نان خواردندا ڕادیۆ و تەلەڤیزۆنەکانتان بکوژێننەوە یاخود دەنجی کسکەن تا لە کاتی نان خواردندا هێمنی و خۆشەویستی لە نێوان بنەماڵەدا بێتە دی. دوازدەم بە کەوتچی دەمی خۆتان لەو دەفرانەی کە هاوبەشن و سووب یان شلیان تێدایە هیچ هەڵمەگرن. سێزدەم جوان نییە باسی شەڕەنجێز و ناخۆشی لە کاتی نان خواردندا باس بکەن. چواردەم لە کاتی نان خواردندا وشەی ناحەز بە زارتاندا نێت. پازدەم لە لای کەسانی تر قورپێنە لێ مەدەن، ئەگەر بەدەستی خۆتان نەبوو دەمتان ببەستن و بەدەست بەردەمتان بگرن. شازدەم کەوچک مەدەن لە بنی قاپەکەتان با دەنجی بەرز نەبێتەوە. هەفدەم بە دەمی بەستراوەوە نانەکەتان بجاون. هەژدەم بە پەلەپەل نان مەخۆن تا باشتر تام و چێژەکەی هەست پێ بکەن. نۆزدەم ئەگەر شتێک لەسەر سفرە لێتان دوور بوو زۆر خۆتانی بۆ ڕامەکێشن، لەوانەی نزیکترن داوا بکەن پێتانی بدەن. بیستەم باشتر وایە لە کەسێک کە پارویەکی لە دەمدایە پرسیار نەکەن. 21 کەوچکەکەتان تەواو پڕ مەکەن. 22 ئاگادار بن شتێک لە قاپەکەتان نەڕژێتە دەرەوە. 23 پارو یان کەوچکەکە ببەن بەرەو دەمتان، نەک دەمتان بەرەو لای پارو و کەوچکەکە. 24 کاتێک پارویەکتان لە نێودەمدایە قسە مەکەن. 25 بەر لە ئاو خواردنەوە دەم و لێوتان خاوێن بکەنەوە. 26 باشتر وایە کە سپاسی زەحمەتی ئەو کەسە بکەن کە خواردنەکەی لێناوە، تەنانەت ئەگەر بە دڵیشتان نەبوو. ئاگادار بن لە کاتی خواردنەوەدا دەنجێک لە گەروتانەوە بەرز نەبێتەوە. ماڵ و دراوسەیەتی لاپەڕا 52 یەکەم پێویستە پشتی دەرگەی حەوشەکەتان وەکو نێو حەوشەکەتان پاک و خاوێن بێ. دووەم کاتێویستان بڕۆنە نێو ژوورێکەوە کە دەرگاکەی داخرا بوو سەرەتا تەقە بدەن لە دەرگا و نەختێ ڕاوەستن و پاش وەرگرتنی ئیزن بڕۆنە ژوورەوە. تەقە لێدان بە بێ چاوەڕوانی کارێکی بێمانایە. سێیەم کاتێ دەڕۆنە نێو خانوویەک بە بانگەوازێک وەکو سڵاو، مەرحەبا یاخود شتێکی تر بوونی خۆتان ڕابگێنن. چوارەم کاتێک کە کەسێک نووسووە بێدەنگ بن. پێنجەم لە کاتی کردنەوەی خانووەکەتاندا ئاگادار بن کە ماڵی دراوسێکەتان تووشی زیان و خەسار نەکەن و حەوشوبانیان پیس نەکەن.
ئەگەر کردتان خاوێنی بکەنەوە. 6. تۆزی جلوبەرگەکانتان لە لای کەسانی تر مەتەچێنن. 7. لەگەڵ هاوسێکانتاندا بەڕێزەوە هەڵسوکەوت بکەن. 8. بەبێ ئیزنی دراوسێکەتان لە دەرگا و دیواریانەوە مەڕۆنە سەر. 9. ئەگەر دەرگای هاوسێکەتان ئاوەڵا بوو سەیری نێوماڵەکەیان مەکەن. 10. ئەگەر دەنجی دراوسێکەتان بەرز بۆتەوە گوێی بۆشن مەکەن. 11. ئەگەر دراوسێکەتان شادیان بوو پیرۆزباییان پێ بڵێن و ئەگەر تازیەبار بوون سەرخۆشیان لێ بکەن. 12. ئەگەر دراوسێکەتان تازیەبار بوو دەنجی شادی و گۆرانیتان بەرز مەکەنەوە. 13. جوانتر وایە لە بەرامبەر ئەزیەت و زەحمەتی دراوسێکەتان پشوو درێژ بن. 14. باشتر وایە لە کاتی نەبوونی هاوسێکەتان لە ماڵدا ئاگاداری ماڵەکەیان بن. 15. لە کاتی جەژن و شادیدا ئاگاداری هاوسێکانتان بن بە تایبەت لە کاتی خەو و پشوودا. 16. ئەگەر دراوسێکەتان کەم و کوڕیەکی هەیە سڕی بپۆشن و بۆ کەسی ئاشکرا مەکەن. 17. ئەگەر دراوسێکەتان داوای یارمەتی لێکردن بە دەنجیەوە بڕۆن. 18. چاکوچۆنیتان لەگەڵ دراوسێکەتان درێژ مەکەنەوە کاتی مەگرن. 19. کاتی دراوسێکەتان شتێک بۆ ماڵ دەباتەوە سەرەتات کێ مەکەن بزانن چییە. 20. جوان نییە شەوانە ڕووناچی ماڵتان دراوسێکانتان تووشی ئازار بکات و نەهێڵێ بخەون. 21. ڕێگای هاتوچۆی هاوسێکانتان مەگرن. ئەگەر شەوانە درەنگان دەگەڕێنەوە بۆ ماڵ بە دەنگە دەنگ و هەرا دراوسێکانتان وەڕەز مەکەن. ئاپارتمان نشینی لاپەڕا 54. 1. بە جلوبەرجی نێوماڵەوە لە شوێنە گشتەکاندا دەرمەکەون. 2. لە کاتی پشودانی هاوسێکانتان بە کوتانی بزمار بە دیوار قسەکردن بە دەنجی بەرز و هەرا و قاڵەقاڵ هاوسێکانتان ئازار مەدەن. ئەم ئازار دەریانە زۆرتر خراپە بێژی هاوسێکانی لەگەڵدایە. 3. بە قسەکردنی درێژخایان لە نێو قاندرمە هاوسێکانتان ئازار مەدەن. 4. کاتی وچان و پشودان مەڕۆنە بەردەرگای دراوسێکانتان یان جەڕەسی ئایفۆنەکانیان لێمەدەن. 5. لە کاتی وچاندا وەکو دوایین کاتەکانی شەو نیوەڕۆ ڕۆژانی پشوو بەرگری بکەن لە یاری منداڵان لە پارکینگ و حەوشەی هابەشدا. 6. سەنج بدەن لە پارکینگ یان گۆڕەپان دەنجی دزگیری سیارەکەتان نەبێتە هۆی ئازاری دانیشتوان. سەر و خوارکردن و ڕاکردن و دەنجی هەراوهۆرای منداڵان کۆنتڕۆڵ بکەن. 7. لە ژیانی دراوسێکانتاندا سەرەتات کێ مەکەن. 8. کێشەی ناوخۆی و هەواڵی تایبەتی هاوسێکان بۆ هاوسێکانی تر یا کەسانی نەناسرا و مەجێڕنەوە. 9. بۆ جەبەجێکردنی پێداویستیە تایبەتیەکانتان لە هاوسێکانتان چاوەڕوانی نابەجێتان نەبێ. 10. بەبێ دەنجی و هێمنی لە قاندرمەکاندا هاتوچۆ بکەن بە تایبەت لە کاتی پشووی دانیشتوان. 11. شوێنە گشتیەکانی ئاپارتمان وەکو سەوزایی، پارکینگ، قاندرمە و هەتا دوای بۆ کاروباری تایبەتی خۆتان تەرخان مەکەن. ڕێزدانێن بۆ مافی کەسانی تریش. 12. بۆ ڕێزگرتن لە خۆتان و هاوسێکانتان دووری بکەن لە ڕاگرتنی پەلەوەر یا جانەوەرانێک کە دەنجیان زۆرە و کەش و هەوا پیس دەکەن بە تایبەت لە شوێنە گشتیەکاندا. 13. کەلوپەلە زیادەکانتان لە پشت دەرگای ئاپارتمان و قاندرمە و لە جێگای هاتوچۆی هاوسێکان دامانێن تەنانەت ئەگەر کەسانی تر هەڵوێستیان نەنواند. پێش ئەوەی بەبیرتان بهێننەوە کرێی مانگانەکەتان بدەن بە بەڕێوەبەری ئاپارتمانەکە. 14. بەبێ ئیزن لە گەراجی تایبەتی کەسانی تردا سیارەکەتان پارک مەکەن. 15. لە نهۆمەکانەوە هیچ شتێک فڕێمەدە نەخوارەوە. 16. زبڵەکان لە کاتی دیاریکراودا بێننە دەرەوە. هەروەها سەرنج بدەن کە نایلۆنی زبڵەکەتان کون نەبێ. 17. ئەگەر دەرگای ماڵەکەتان بەرەو ڕێگای کەسانی تر دەکرێتەوە بە ئاوەڵایی مەهێڵنەوە تا هەم دەنگتان نەڕواتە دەرێ و ئەم هاوسێکانتان دیمەنی نەخوازراو نەبینن. 18. ئاگادار بن کە شوشتنی سیارە و ڕایەق لە گەراج دەستدرێژیە بە مافی کەسانی تر. ئەم کارە دەبێ بە ئیزنی بەڕێوەبەر یا هاوسێکانی تر بکرێ. 19. لە بەکارهێنانی ئاو، کارەبا، گازی هاوبەش ئینسافتان هەبێ، زۆرتر لەو پارەی کە دەیدەن بەکار مەهێنن. 20. لەگەڵ دۆست و ناسیاوەکانتان لە بەردەرگای چوونە ژوورەوەی خانووەکەتاندا کۆمە بنەوە. 21. ئاگادار بن کە سیارەکەتان لە گەراج ڕۆنی نەڕژێ. 22. ئاگادار بن کە لە کاتی هاتوچۆدا دەرگاکانی گەراج دەنجی ناحەزیان لێ بەرز نەبێتەوە.
دەرگای چوونە ژوورەوەی ئاپارتمانەکان لە کاتی هاتوچۆدا دابخەن لە ئاسایشی کۆمەلگاکەتاندا هاوبەش بن. 23. ئاگادار بن کە لە ڕێگای ئایفۆنەوە دەرگای حەوشەکەتان بۆ کەسانی نەناسراو مەکەنەوە، بەتایبەت منداڵەکانتان فێرکەن. 24. کەلوپەلتان لە پشت دەلاقەوە دامەنێن، نەکە بە هەڵکردنی با بەر ببنەوە. 25. لە کاتی هەڵکردنی بادا دەرگا و دەلاقەکان دابخەن با دەنجی لێکەوتنی کتوپڕیان نەبێتە هۆی ئازاری هاوسێکانتان. 26. جوان نییە پێڵاو و کەلوپەلە زیادەکانتان لە نێو قاندرمەدا ببێتە هۆی زەحمەتی هاتوچۆی هاوسێکانتان. 27. مەسعادەکە چاوەڕە مەهێڵن با کەسانی تریش بتوانن کەڵکی لێوەربگرن. 28. میوانیەکانتان بە چەشنێک ڕێک بخەن کە بەر لە کاتی پشووی هاوسێکان تەواو ببێ، پێش ڕێوڕەسم و ئاهەنگی جەنجاڵ هاوسێکان ئاگادار بکەنەوە. 29. لە کاتی پشودانی هاوسێکان لە جێبەجێکردنی کەرستە و بەڕێوەبردننی کاروباری باڵەخانە کە دەبێتە هۆی دەنگە دەنگ خۆتان بپارێزن. بانکردن و قسەکردن لەگەڵ دۆستان و هاوسێکان لە دەلاقەوە کارێکی نەگونجاوە. 31. ئەگەر خانوو یان شوقەیەکتان لێوە دیارە لە حەوش و بانیان سەرەتا کێ مەکەن. 32. لە کاتی ماڵگواستنەوەدا سەنج بدەن کە دیوار و قاندرمەکان زیان نەبینن، بە جگەرەکێشان و تەبوتۆزکردن هاواکە پیس مەکەن. لە ڕژاندنی هەرچەش نەزبڵێک لە گەراج یاخود قاندرمە یان حەوشە و ئاسانسۆر بە تایبەتی لە کاتی بردنە دەرەوەی زبڵەکان خۆتان بپارێزن. 33. منداڵەکانتان فێر بکەن کە بە ماڵ و سامانی هاوسێکان و شوقەکە زیان نەگەێنن، لە سەردار و دیوار نەنووسن، خەت نەچێشن و پیسی نەکەن. 34. لە سەرەتای نیشتە جێبوون لە هەر ئاپارتمانێکدا سەبارەت بە سیستەمی ئاورکوژێنەوە و قاندرمەی هەڵاتن و فریاکەوتن و تاوەکو دوایی لە کەسێکی شارەزا پرسیار بکەن. 35. بۆ ڕێزگرتن لە خۆتان و دراوسێکانتان لە جگەرکێشان و فرێدانی جگەرە بۆ نێو ئاسان سۆر خۆتان بپارێزن. 36. نابێت پارکی سیارە، ماتۆڕ و پاسکیل تەنانەت بۆ ساتێکی کەم ببێتە هۆی زەحمەت لە هاتوچۆی دانیشتوانی دیکەدا. ڕەنگە کەسێک پەلەی بێ و سواربەرەکەی ئێوە ڕێگەی دەرچوونی لێگرت بێ. 37. لە کاتی نیشتە جێبوون و کاتی بەجێهێشتنی کۆمەڵەکە هەموو خەرجەکان بدەن تا قەرزداری کەس نەمێنن. ئەگەر کلیلیان هەرکەرێستیەکی کۆمەڵەکە یان یەکێ لە هاوسێکان لە لای ئێوە بەجێماوە ئەبێ بیگەڕێننەوە. کاری مەڵاوایی و بەخێراتن لە نێو ئاپارتمانەکاندا ئەنجام بدەن و قەرەباڵغیەکە مەهێننە دەرەوە. بەکارهێنانی تەلەفۆن لاپەڕا 6. یەکەم، کاتێ دەتانەوێت لەگەڵ کەسێک بە تەلەفۆن قسە بکەن سەرەتا خۆتان بناسێنن، وابیر مەکەنەوە کە بێگومان ئێوە دەناسێ. دووەم، ئەگەر ئێوە پەیوەندیتان گرتووە جوان نییە بەر لە ناساندنی خۆتان لە بەرامبەرەکەتان داوا بکەن کە خۆی بناسێنێ. سێەم، لە کاتی قسەکردنی تەلەفۆنی لەگەڵ دۆست و یان ناسیاوێکی کۆنتان بۆ ناساندنی خۆتان لە غەز دروست مەکەن، بەڵکو باشتر وایە کە سەرەتا وێڕای ناساندنی خۆتان جێگا و شوێن یان بابەتی دۆستایەتیتان وەبیر بهێننەوە. چوارەم، بەر لە تەلەفۆنکردن بیر بکەنەوە دەتانەوێت چی بڵێن، لە مێشکتاندا ڕستەکان ڕیز بکەن یان سەردێڕی بابەتەکان یادداشت بکەن. پێنجەم، ئەگەر ئێوە لەگەڵ کەسێ پەیوەندی دەگرن و لە کاتی وتووێژدا پەیوەندەکەتان پچڕا، دیسان ئێوە ژمارەکەی بگرنەوە، چاوەڕێمە بن ئەو پەیوەندی بکاتەوە. بەر لە تەلەفۆنکردن بە دووری مەزانن کە بارودۆخی بەرامبەرەکەتان باش نەبێ، چاوەڕوان مەبن کە بە کەیفی ئێوە هەڵسوکەوت بکات. شەشەم، لە کاتی قسەکردندا شت مەخۆن. هەفتەم، کاتێ ئێوە بۆ هەواڵپرسی پەیوەندی دەگرن باشتر وایە کە پێشتر هەندێ بابەت بۆ قسەکردن هەڵبژێرن تا بێ قسە نەبن. هەشتەم، لە پەیوەندی بۆ هەواڵپرسی ئەگەر قسەی هاوبەشی زۆرتان نییە مەبەست لە پەیوەندیەکەتان بڵێن و بەڕێزەوە کۆتایی پێبێنن. نۆیەم، کاتێک کەسێک پەیوەندیتان پێوە دەکات باشتر وایە ئیزن بدەن خۆی وتوێژەکە دوایی پێبێنێ. دەیەم، ئەگەر بە هەڵە ژمارەیەکتان گرت داوای لێبوردن بکەن. یازدەم، بەڕێزەوە وەڵامی تەلەفۆن بدەنەوە، لە کاتی وەڵامدانەوەدا وابزانن کەسێکی ئاشنا و هێژە لەو بەری هێڵەکەوەیە. دوازدەم، باشتر وایە هەموو کات پێنووس و لاپەڕی سپی یان دەفتەری یادداشت لە لای تەلەفۆنەوە بێ. مەودای گونجاو لە تەلەفۆنی گشتی بپارێزن، لە وتوێژی خەڵکی سەرەتات کێ مەکەن. سێزدەم، کاتێ ئێوە وەڵامی تەلەفۆن دەدەنەوە و پەیامێک بۆ کەسێکی تر وەردەگرن باشتر وایە ناوی بێژەرەکە و پەیامەکەی بنووسن و
لە خێراترین کاتدا پیڕابگێنن بەبیری خۆتان متمانە مەکەن. چواردەم کاتێ لە تەلەفۆنی کەسێکی تر کەڵک وەردەگرن وت و وێژەکەتان کورت بکەنەوە. پازدەم ئەگەر بۆ هەوڵین جار ژمارەیەک دەگرن سەرەتا بە پرسینی ناوی بیسەر یان شوێنی مەبەست لە دروستکردنی ژمارەکەتان دڵنیا بن و دوایی خۆتان بناسێنن. شازدەم بە دەنجی بەرز لە تەلەفۆندا قسە مەکەن. باشتر وایە سەرەتا بەهێمنی دەست پێ بکەن جا ئەگەر پێویست بوو بەرزتر قسە بکەن. هەفدەم کاتی میوان یان کەسێک بی هەوێ لە تەلەفۆنەکەتان کەڵک وەربگرێ بۆ ئەوەی بتوانێت ئاسوودە قسە بکات باشتر وایە بە بیانوویەک دوور بکەونەوە و یان بە شێوەیەک خۆتان سەرقاڵ بکەن. لە کاتی تەلەفۆنکردندا کات ناس بن، بەیانیان زوو کاتی نیوەڕۆ ئازاردەر مەبن، ئەگەر ناچار بوون داوای لێبوردن بکەن. هەژدەم کاتێک کەلایانی بەرامبەرتان قسە دەکات بە وتنی وشەگەلێ وەکو بەڵێ باشە نیشان بدەن کە گوێ دەگرن و پەیوەندیەکە نەپچراوە. نۆزدەم لە پەیوەندی تەلەفۆنی لەگەڵ کارمەندانی کارجێڕی پێویست ناکات چاکوچۆنی زۆر بکەن، خێرا داخوازیەکەتان بڵێن. بیستەم ئاگاداری ئەو کەسە بن کە لەو دیوی تەلەفۆنەکە چاوەڕوانی وەڵامە، کاتی کەسێکی تر دەبێ وەڵام بداتەوە و بیری بهێننەوە تا وەڵامی تەلەفۆنەکە بداتەوە. بەبێ ئیزن دەنجی کەسێک لە بڵندگۆی تەلەفۆن بڵاو مەکەنەوە. پێشکەشکردنی دیاری لاپەڕا 64. یەکەم کاتێ بۆ خانەخوێ ڕووداوێکی خۆشوەکو بە دنیا هاتنی منداڵ چوونە نێو ماڵی تازە و تاوەکو دوایی ڕوویدا یان هەواڵێک ئێوەی بانکهێشت کرد بۆ ماڵی خۆی، باشتر وایە بە پێی بارودۆخی خانەخوێ و توانای خۆتان دیاریەک ببن. دووەم دیاریەکەتان جوان و ڕێکوپێک بپێچنەوە تا هەستی ئەرێنی بەدی بێنی. سێەم هەوڵ بدەن دوو جار یەک دیاری نەبن. چوارەم دیاریەکەتان بەڕێزەوە پێشکەش بکەن. پێنجەم لەسەر نرخی دیاری یان سەوقاتێک کە بردووتانە باز مەکەن، ئەگەر لەسەری نووسراوە لێی بکەنەوە. شەشەم سەبارەت بە نرخی دیاریەک کە بە کەسێکتان داوە لەگەڵ کەسانی تر قسە مەکەن. هەفتەم جوان نییە ئەو دیاریە کە پێشتر داوتانە بە کەسێک دوایی وەبیری بهێننەوە. هەشتەم وەکو دیاری بۆ منداڵان خواردەمەنی و لیستۆکی بێمەترسی و شیاو بۆ تەمەنی ئەو ببەن. لە هەڵبژاردننی سەوقات نیاز و ویستی لایەنی بەرامبەرتان لە بەرچاو بێ با ببێتە هۆی خۆشحاڵی ئەو. ڕەفتاری پەسندکراو لە کاتی شۆفێریدا لاپەڕا 65. خاڵە گشتیەکانی شۆفێری لاپەڕا 67. یەکەم لە کاتی لێخوڕیندا لە قسەکردن و گۆڕینەوەی شت لەگەڵ شۆفێر یان سەرنشینی سیارەی لای دەست دووری بکەن. دووەم بۆ قسەکردن لەگەڵ شۆفێرێکی تر سیارەکەتان لە نێو شەقام و شوێنی هاتوچۆی خەڵکی تردا پارک مەکەن، مەبنە هۆی بەستانی ڕێگا. سێەم لە کاتی وەستان لە قەراغی ڕێگادا ئاگاداری منداڵەکان بن. چوارەم لە کاتی وەستان و بەجێهێشتنی سیارە لە شوێنی لێژدا وەستێنەری دەستی بکەشنە سەر. تێپەڕینی پاس و لۆری و هەڵکردنی بایتون دەتوانێت سیارەکە بخاتە ڕێ و ببێتە هۆی کارەسات و ڕووداوی ناخۆش. پێنجەم لە گەشتەکانداندا کە ناچار بە کەڵک وەرگرتن لە باربەند بن، بێگومان دەبێ باربەنی ستاندارد بەکاربێنن. کەوتنە خوارەوەی بار لە باربەند دەبێتە هۆی کارەساتی دڵتەزێن. شەشەم دوور بکەونەوە لەو سیارانەی خراپ و مەترسیدار لێ دەخڕۆن. باشتر وایە ئیزن بدەن بەوان کە بڕۆن و پێشکەون. هەفتەم لە کاتی دابەزیندا دەرگای سیارەکە لە ناکاو مەکەنەوە، ئاگاداری ئەو سیارانە بن کە بەلاتاندا تێدەپەڕن. لە کاتی ڕاگوێزانی بار یان شتانێک کە لەوانەیە بۆ خەڵکی تر مەترسیدار بێ وەکو ئاسن دروشمێکی ڕاگەاندن دابنن. هەشتەم لێخوڕینی نەشاوی خەڵکانی تر قەرەبوو مەکەنەوە، گیانی ئێوە و نەفەرەکان گرنگترە. نۆیەم ئاگاداری ئەوە بن کە لە کاتی لێخوڕیندا لەوانەیە دەرگای سیارەکەتان لە ناکاو بکرێتەوە یان لەوانەیە لە ناکاو ڕێبوارێک لە پشت سیارێکی پارک کراوەوە یان لە پشت دارەکانەوە بێتە نێوجادە. دەیەم کاتی خۆی تەکەرەکانتان بگۆڕن، تەکەری ساف مەترسیدارە. یازدەم ئەگەر منداڵی چکۆڵەتان هەیە ئەسکەمڵی تایبەت بە منداڵ دابنن لەسەر کورسی دواوە و لە کاتی لێخوڕین منداڵەکانتان لەسەر کورسی تایبەت دابنن. دوازدەم لە ناو ئەو سیارانەی کە ئایربێجیان هەیە دانانی منداڵ لەسەر ئەژنۆ و لەسەر کورسی پێشەوە مەترسیدارە. لە ڕووداوێکی هاتوچۆدا ئایربەگەکە ئەگەر بکرێتەوە ئەتوانێت ببێتە هۆی خنکانی منداڵەکە.
سێزدەم لەو شوێنانەی یەک ئاڕاستەیە بە پێچەوانەی هاتوچۆی سیارەکانی تر مەڕۆن و مەوەستن. سیارەکەتان لەبەر دەرگای حەوشەی هاوسێکانتان یان لە گەراجی تایبەتی خەڵکی تر پارک مەکەن. چواردەم لە سوارکردنی نەفەر لە سندوقی سیارە یان لەسەر پشتی لۆری دووری بکەن. لە کاتی لە ناکاو وەستان یان پێکدادان دەبێتە هۆی ڕووداوی دڵتەزێن. پازدەم کاتێ زۆر تووڕەن دەست بەجێ دەست بە لێخوڕین مەکەن یان ئەگەر خەریکی شوفێرین ڕاوەستن کەمێ پشوو بدەن تا تۆزی هێور ببنەوە دوایی بکەونە ڕێ. شازدەم ئەگەر لە کاتی بارینی بەلێزمە و تەمە و مشدا بە جوانی ڕێگاکە نابینن باشتر وایە سیارەکەتان لە کەناری ڕێگا بوەستێن و دوایی لە لایەتی ڕێنمایی کەڵک وەربگرن. حەفدەم لە کاتی بارین بە تایبەت لە سەرەتای باریندا کە ڕێگا کەم کەم خەریکە تەڕ دەبێ بۆ بەرگری لە خلیسکانی سیارەکە خێرایی کەم بکەن و مەودای خۆتان لەگەڵ سیارەی پێش و سیارەی لای دەستان زۆرتر بکەنەوە. ئەژدەم سەنز بدەن کە لەژێر کورسی شۆفێر بوتڵی ئاو یان میوە یان هەر شتێک کە بەر ببێتەوە نەبێ چونکە دەبێتە هۆی نەچوونە خوارەوەی وەستێنەر و ڕەنگە ڕووداوی دڵتەزێن ڕوو بدات. نۆزدەم لە وەستان لەسەر پرد و لە نێو تۆنێل دوور بکەونەوە. لە کاتی لێخوڕین لە شەقام یان ڕێگا توێکڵی میوە و تو پاکەتی ئاو و میوە و زبڵ و جگەرە بوتڵی ئاو یان هەر شتێکی تر لە سیارەکە فڕێمەدەنە دەرەوە ئەگەر پێویست بوو بە هاوڕێکانیشتان بڵێن. ویستەم فێر بن بەر لە لێخوڕین قایشی سەلامەتی ببەستن. لە زۆربەی ڕووداوەکانی ڕابردوو قایش بووە بەهێڵی نێوان مردن و ژیان. 21 لە شوێنە کورتەکان و تەنانەت لە کاتی خاو لێخوڕیندا قایشی سەلامەتی ببەستن لەوانەیە سیارێک لە پشتەوە لە سیارەکەتان بدات. 22 هەوڵ بدەن نیشانەی ڕێنوێنی دروشمی و ڕێنوێنی لە پەراوێزی شەقام و ڕێگاکان بپارێزن. 23 لە نێو شەقام لە چوونە نێوهێڵی پاس و تەکسی دووری بکەن. 24 هەر کات کەسێک زیان دەگەێنێ بە دروشمی ڕێنوێنی بەڕێزەوە وە بیری بهێنەوە. 25 هەر کاتێ دەتانەوێ بوەستن لە شوێنێک بوەستن کە نەبێتە هۆی بەسرانی ڕێگاکە. هاتوچۆی ئاسایی سیارەکانی تر مەخەنە زەحمەت. 26 تابلۆکانی شۆفێری بناسن و لە بەرچاوی بگرن. 27 کاتێ نەفەر لە پاسدا ئەبەزێ خێرایی خۆتان کەم بکەنەوە لەوانەیە نەفەرێک لە ناکاو لە بەردەم پاسەکە بێتە ناو شەقام. 28 تند و خێرا بۆ خۆنواندن شۆفێری مەکەن ئەگەر نادەبێ مەترسی و ئاکامەکەی قبول بکەن. لە ترافیک یان کاتی سیارێک لەسەر شەقام خراپ بووە جوڵە ناکات هۆڕن لێمەدەن. بە هۆڕن لێدان کێشەکە چارەسەر نابێ پشوو درێژ بن. 29 دەستان لە سیارەکە مەخەنە دەرەوە و مەی جوڵێنەوە چونکە وێڕای مەترسیدار بوون دەبێتە هۆی بیر بڵاوی ئەو شۆفێرانەی لە پشت یان بەرامبەرەوە دێن. 30 هەموو کات ئەم ڕاستیەوە بیر بهێنەوە کە لە ژیان شارستانی شۆفێر لە نێو شار پێویستی بە سەبر و هێوری و لێبوردەیی زۆرە کەواتە بەتاقەت بن لێبوردەیی و ئارامی خۆتان بپارێزن. 31 لەو شوێنانەی کە بۆ ئەوەڵ جار شۆفێری دەکەن زۆرتر ئاگادار بن. 32 ئەگەر نیشانەکانی پەراوێزی ڕێگا یان شەقام کێشیان بوو پۆلیسی هاتوچۆ ئاگادار بکەنەوە. 33 بە هەردوو دەست سوکانەکەتان بگرن تا بەهۆی ڕووداوی لە ناکاو وەکو تەقینی تایە یان خلیسکان و هەتا دوایی بتوانن باشتر سیارەکە کۆنتڕۆڵ بکەن. دەستێکتان لەسەر جێر یان جامی سیارەکە دامەنێن. 34 ئاگادار بن لە ڕێگە خۆڵاویەکاندا سیارەکەتان نەبێتە هۆی تۆز و هۆڵ بە کەسانی دیکە. 35 کاتێ دەرمانی خەوهێنەر بەکاردێنن یان بەرداوام باوێشک ئەدەن و هەست بە هیلاچی یان خەواڵویی دەکەن شۆفێری مەکەن. باوەڕتان بە چاوە ماندووەکانتان نەبێ. لەو شوێنانەی جێگای پارکی هەمووانە بە شێوەیەک پارک بکەن کە خەڵکی تریش بتوانن پارک بکەن جێگەی دوو سیارە مەگرن. 36 کردنەوەی شوشە یان بەرزکردنەوەی دەنجی مۆسیقا یان قسەکردن بۆ ئەوەی خەوتان لێ نەکەوێ کاریگەری زۆری نییە. باشتر وایە لە شوێنێکی گونجاو بوەستن و پشوو بدەن. دەرگەیشتن باشترە لە هەرگیز نەگەیشتن. 37 لە کاتی شۆفێری بە مۆبایل قسە مەکەن یان کورتەنامە مەنووسن. باشتر وایە لە کاتی پێویستدا چەند کاتژمێر لە قەراغی جادە ڕاوەستن یان لە کاتی گونجاودا تەلەفۆن بکەن. پاراستنی گیانتان گرنگترە. 38 لەسەر هێڵی خێرا ڕۆیشتن مەوەستن. بە زووترین کات بە هێواشی ئەو هێڵە بەجێ بهێڵن با خەڵکانی تر بتوانن پێشکەون. 39 دەفری بنزین و سیلندەری پیکنیک و سوتەمەنی
منێنە نێو سندوقی دواوە. لە کاتی پارەکردندا ئاگاداری چۆنێتی چوونە دەرەوەی سیارەی پێش و پاشتان بن. چل لە کاتی شۆفێری بەسەر هێڵی درێژەوە تێمەپەڕن یان پێش بڕچێ مەکەن، وابیر بکەنەوە ئەو هێڵە درێژە دیوارە با لەی نەکەون. 41 لە کاتی تێپەڕبوون بەلای ماتۆر سیارەی بچووک ئامێری ڕێگەسازی دەڕاسە کۆمباین و هەدا دوایی کە بە باشی ئێوە نابینن خۆتان بپارێزن. 42 لە قەراغی ڕێگە بە خێرایی زۆرەوە مەڕۆن. 43 مۆڵەتی شۆفێری لێخۆڕینەکەتان لەبیر مەکەن. 44 ئەگەر کەسێک ویستی پێشبڕچێ بکات بەڵام بەهۆی ئەوەی سیارێک لە بەرامبەرەوە هات نەیتوانی، ئێوە بەکەمکردنەوەی خێراییتان ئیزنی پێ بدەن بگەڕێتەوە سەر هێڵ با پێش ڕووداوێک بگرن. بەگەشتبینیەوە ئیزن بدەن بە کەسێک کە پێداگیری دەکات لەسەر پێشبڕچێ، لاساری مەکەن لەوانەیە پێویست بێ. 46 پێ بڕانەوە هۆڕن لێمەدەن چونکە دەبێتە هۆی ئازار و خراپەبێژی خەڵکی. 47 تەنیا لە کاتی پێویست لە هۆڕنی سیارە کەڵک وەربگرن بۆ دەربڕینی تووڕەیی چاک و چۆنی ماڵئاوایی پرسیاری نرخ و هەتا دوایی بەکاری مەهێنن. ئاکادار بن لەو ڕۆژانەی کە باران دەبارێ یان ئاو هاتۆتە نێو شەقام با ئاو نەپڕژێ بەسەر ڕێبواراندا. 48 هەرچەندە تووڕە بن شیاو نییە لە کاتی شۆفێری وشەی ناڕەوا بڵێن و ئاکاری ناڕاواتان لێ بوەشێتەوە. 49 لە کاتی شۆفێریدا هەموو سەرنجتان بدەنە شۆفێری و بۆ دیتنی ئەو دیمەنانی لە بەرچاوتان نەماون بۆ دواوە ئاوڕ مەدەنەوە. 50 باشتر وایە ناوی سیارەکەتان خاوێن ڕابگرن. 51 ئاگادار بن لایەتی پاش و پێشتان کەم و کوڕی نەبێ یان خاک و خۆڵی لەسەر نەبێ، با لە شەو لە ڕۆژیش بە باشی ببیندرێ. 52 ئەگەر لە کاتی شۆفێری لایەتی ڕێنوێنی خراپ بوو بەدەست شوێنی چوونتان نیشان بدەن لە زووترین کاتدا بۆ چاکردنی هەوڵ بدەن. 53 لە نێو ڕێگادا لە نێوان هێڵەکان شۆفێری بکەن و بەر لە گۆڕانی لاین لایەتی ڕێنما بەکاربێنن. 54 کاتێ دەتان هەوێ ڕێ بۆ ڕاست یان چەپ بگۆڕن لە 100 مەتر پێشترەوە بڕۆنە سەر هێڵەکەتان کتوپڕ هێڵمە گۆڕن. 55 لە بەنزینخانە جگەرە مەکێشن. ئاگادار بن لە شەودا بە تیشی بەرز نەبنە هۆی ئازاری خەڵکانی دیکە. 56 هەموو کات بەر لە وەستان لە پەراوێزی شەقامیان ڕێگا یان گۆڕانی هێڵ بە کەڵک وەرگرتن لە لایەتی ڕێنوێنی شۆفێرەکانی دواوە ئاگادار بکەنەوە، لە لایەتی ڕێنوێنی بە باشی کەڵک وەربگرن. 57 لە دوای گەڕان بەڕاست یان چەپ لایەتی ڕێنوێنی سیارەکەتان بکوژێننەوە تا نەبێتە هۆی هەڵەکردنی خەڵکانی دیکە. 58 لە کاتی ئێوارە و بەرەبەیان بارینی بەتاو لە ئێوارە و بەرەبەیان لایەتەکانتان هەڵکەن با شوفێرەکانی تر باشتر بزانن مەودایان چەندە. 59 شەوانە لە کۆڵان و شەقامەکان یان لە ڕێگا دوو ئاڕاستەکان لەو کاتەی مەودای سیارە بەرامبەرەکە کورتە لە تیشی بەرز کەڵک وەرمەگرن. 60 لە کاتی شۆفێری سوکانی سیارەکە مەدەنە دەستی منداڵەکان یان منداڵان لە کۆژ مەگرن. 61 لەو کاتانەی منداڵانی چکۆڵە لە نێو سیارەن سیارەکە بکوژێننەوە و وەستێنەرە دەستێکە بچێشن و سویچەکەی لەگەڵ خۆتان ببەن. 62 ئەگەر لە ڕێگا تووشی کەندوولەند یان لەمپەرێکی مەترسیدار هاتن کە لەوانەیە هێندێک کەس ئاگاداری نەبن بە شێوەیەک ئاگاداریان بکەنەوە. کاتێک گەیشتنە ماڵەوە یان ڕۆیشتنە دەر بە هۆڕن لێدانی بێبڕانەوە یان لێدانی دزگیری سیارە مەبنە هۆی ئازاری هاوسێکانتان. 63 دەنجی ناحەزی بۆڕی ئەگزوز هەروەها دەنجی بەرزی مۆسیقا شێوەیەک لە ئازاردانی مرۆڤە و دەبێتە هۆی خراپەبێژی خەڵکی بە شۆفێر بە تایبەت لە شوێنگەلی گشتی و لە کاتی پشوداندا. 64 لە نزیکی خەستخانەکان یان شوێنی نیشتە جێبوون هۆڕن لێمەدەن. 65 لە دوای پارتی سیارە سەرنج بدەن بەڵگا، پارە، جانتا و هەر شتێکی گرانبەها کە دەبێتە هۆی سەرنجڕاکێشان لە بەرچاو لابن دەتوانن بێنینە سندوقی دواوە. 66 ئەگەر بۆتان ڕەخسا هاریکاری ئەو کەسانە بکەن کە پێویستیان بە چاککردن و خستنە ڕێی سیارەکەیانە. باشتر وایە لەو ڕووداوە بچووکانە کە ڕادەی زیان زۆر کەمە سیارەکانتان بدەنە لاوە با نەبێتە هۆی ئازاری هاتوچۆی خەڵکی دیکە. 68 لە دوای پێکدادان بەدانانی دروشمی ئاگاداری یان هەر شێوێکی دیکە خەڵکی ئاگادار بکەنەوە با بتوانن خێرایی خۆیان کۆنتڕۆڵ بکەن یان بە پاراستنی خۆیان لە لای ئێوە بپەڕنەوە با نەبنە هۆی پێکدادانێکی دیکە. 69 ئەگەر بۆتان ڕەخسا بەرد یان لەمپەری مەترسیدار لە نێو ڕێگا دوور بخەنەوە. ئەگەر لە کاتی پێکدادان زیان زۆر کەم بوو
گەورەی بکەن و تاوانبارەکە ببەخشن. شکرانە بژێر بن کە ڕووداوی لەوە ناخۆشتر ڕووی نەداوە. 7 گونجاو نییە کە پارکردن و چاکردنی سەیارە لە لای شەقام، دەرگای حەوشە یان بەردووکان ببێتە لەمپەرێک بۆ هاتوچۆی خەڵک. 71 لە دوای پێکدادان تا پۆلیس دێت لەسەر خۆ بن و لەگەڵ بەرامبەرەکەتان شەڕ مەکەن با کێشەکە قوڵ نەبێتەوە. 72 دووری بکەن لە خواردن و خواردنەوە و قسەکردن بە مۆبایل، وێنەگرتن، سیرکردنی تەلەڤیزیۆن یان هەر ئیشێک کە دەبێتە هۆی بیر بڵاوی. 73 تەلەڤیزیۆن یان کارەستەی لەو شێوەی لە نێو سیارەکەتان دامەنێن. 74 کاتی یاساکان ناپارێزن و سزا دەدرێن بەرگری مەکەن و مەپاڕێنەوە. باشتر وایە تاوانەکە قبول بکەن و بڕیار بدەن ئیدی ئەو هەڵە دووپات نەکەنەوە. ئەگەر ئێوە لە جێگای پۆلیس بن لەوانەیە کەسێک کە گیانی کەسێک یان خۆی دەخاتە مەترسی بیبەخشن. 75 ئەگەر ئەوەڵین کەسن کە دەگەنە سەر پێکدادان یان ڕووداوی شۆفێری لەسەر خۆ بن، خێرا پۆلیسی فریاکەوتن ئاگادار بکەنەوە. کاتێک گەیشتن بە لەمپەر خێرایی خۆتان کەم بکەنەوە با ژیانتان پارێزراو بێ و سیارەکەتان زیانی بەرنەکەوێ. 76 ئەگەر لە کاتی لێخوڕین زیانێکتان گەیاندە سیارەیەک کە خاوەنەکەی لەلای نەبوو، باشتر وایە بە نووسینی ڕقەمی تەلەفۆنەکەتان یان هەر شێوەیەکی تر قەلەبووی بکەنەوە. 77 ئاگادار بن لەسەر ئەو شتانە کە ڕەنگە بە دەور و پشتدا فڕی بدرێن تێمەپەڕن. 78 کاتی وەستان لە پشت ترافیک لایت لەسەر هێڵی تایبەت بە ڕێبوار مەوەستن. 79 لە سەوزبوونی ترافیک لایت بەخۆ پارێزی و خێرایی بڕۆن. 80 بەر لە گەیشتن بە چوارڕیان کاتی ترافیک لایت زەردە پەلە مەکەن، بەر لە گەیشتن بە هێڵی ڕێبواران بوەستن و ئەگەر چوونەتە نێو چوارڕیانەکە بە خێرایی و ئاگاداریەوە بپەڕنەوە. 81 لە کاتی پەڕینەوەی منداڵان لە شەقامەکاندا ئاگادار بن، بە تایبەت لە نزیکی قوتابخانە و گۆڕەپانی یاریکردن. 82 هەموو کات ئاگاداری ئەو منداڵانە بن کە پاسکل لێ دەخڕن. 83 بە منداڵانی خۆتان فێر بکەن چۆن بە باشی دەرگای سیارەکە بکەنەوە و دابەزن. لە دانانی وێنە یان نووسینی دروشم لە دواوەی سیارەکەتان دووری بگرن، دەبێتە هۆی بیربڵاوی شۆفێرەکانی دیکە. 84 ئەگەر شتێک لە ژێر شوشەی دواوەی سیارەکەتان دەبێتە هۆی دیتنتان لای بن، ئیزن مەدەن منداڵان لەوێ بخەون. 85 منداڵان فێر بکەن لە کاتی کەوتنە ڕێی سیارە سەر و دەستیان نەخەنە دەرەوە. 86 بەر لە ڕۆیشتن بەشە گرنگەکانی سیارەکەتان کۆنترۆل بکەن، ئەگەر لە باشکارکردنیان دڵنیانین مەکەونە ڕێ. 87 بۆ پێشکەوتن لە چەند سیارە یان لۆری لە ڕێگا دوو ئاراستەکان وشیار بن کە مەوداتان لەگەڵ سیارەی بەرامبەر گونجاو بێ. 88 لە کاتی قەرەباڵغی جادەدا لە شانەی خاچی جادە بۆ پێشبڕچێک هەڵک وەرمەگرن چونکە دەبێتە هۆی قەرەباڵغی زۆرتر. 89 لەسەر پێچەکان لە وەستان و پێشبڕچێ دووری بکەن. 90 لە شۆفێری درێژخایاندا لانی کەم دوو کاتژمێر جارێ بوەستن، لە سیارەکە دابەزن، کەمێ پیاسە و وەرزش بکەن. هەموو کات مەودای گونجاوتان هەبێ، لەوانەیە مرۆڤێک کەوتی بێتە سەر ئەرز و سیارەکەی بەردەمتان ناچار بە وەستانی ناکاو بێ. زۆربەی ڕووداوە دڵتەزێنەکان بەهۆی خێرایی زۆر و لە بەرچاو نەگرتنی مەودای پێویست ڕوودەدەن. شۆفێری سیارەی گەورە لاپەڕا 82 یەکەم لە کاتی بار هەڵگرتندا دەبێ بارەکە داپۆشین، بە تایبەت ئەگەر لەوانە بێ کە بەهۆی لە خوڕینەوە فڕێ بدرێتە خوارەوە. دووەم ئیزن بدەن سیارەی قەمەرە پێش بکەوێ. سێیەم لە ئاگردانی تەگەرە لە ناوچە نیشتە جێبوونەکان بە تایبەت لە کاتی شەودا دووری بکەن، لەوانەیە هەوا زۆرتر پیس ببێ. چوارەم لە دوای پارەکردن لە شوێنی لێژایی لەمپەرێک بنێنە بەر تەکەرەکان با سیارەکەتان لە ناکاو نەکەوێتە ڕێ. پێنجەم کاتی شۆفێری لە شەواندا باڵکردنی ڕووناچیەک لە دەوروبەری سیارەکەدا درێژایی سیارەکەتان پیشان بدەن با شۆفێرەکانی تر هەڵە نەکەن. شەشەم لە کاتی پارەکردندا دڵنیا بن کە سیارەکەتان نابێتە هۆی زەحمەتی هاتوچۆ و خەڵکی دیکە. ئاگادار بن لە کاتی بار هەڵگرتن یان لە دوای داگرتنی بار بەرد یان هەر شتێکی دیکە فڕێ نەدرێتە خوارەوە. جاری وا هەیە یەک بوتڵ دەتوانێت ببێتە هۆی ڕوودانی چەندین پێکدادانی دڵتەزێن. هەفتەم لە شوێنی نیشتە جێبووندا ئاگادار بوون و خاو لێ بخڕن، تەنانەت ئەگەر شەقامەکە کەسی تێدا نەبێ. نۆیەم لە شەقام و ناوچە نیشتە جێبووەکاندا لە هۆڕنی تایبەت بە چۆڵ و دەشت کەڵک وەرمەگرن. شیاو نییە بۆ سوارکردن یان دابەزینی نەفەر لە ناوەڕاستی شەقام یان پرد ڕاوەستن،
لە جێگایەک بوەستن کە نەبێتە هۆی قەرەباڵغی یان پێکدادان. شۆفێری تەکسی لاپەڕا 84. یەکەم، وەکو شۆفێری تەکسی لاڵس و کەوت لەگەڵ نەفەر پش و درێژ و دڵفراوان بن و بەڕێزەوە وت و وێژ بکەن. دووەم، تەکسی شوێنی ئیشکردنی ئەوەیە هەن بدەن پاک و خاوێن بێت. سێەم، بە وردبوونەوە و پرسیارکردن لە کاروباری تایبەتی نەفەرەکان سەرەتات چێ مەکەن. چوارەم، لە بیری مەکەن کە دەبێ نەفەر لە تەکسی ئێوەدا هەست بە ئاسوودەیی بکات. پێنجەم، لەبەر ئەوەی گیانی نەفەرەکان لە دەستی ئێوەدایە و ئەوان دەسەڵاتێکیان نییە بە وشیاریەوە لێ بخڕن تەنانەت ئەگەر هەڵوێستیان نەنواند. شەشەم، کاتێ نەفەر دڵی پێوە نییە قسە بکات ڕێزی بۆ دابنێن و پێداگیری مەکەن بۆ قسەکردن. هەفتەم، بۆ ڕێزلێنان بە خۆتان و نەفەرەکان لە بڵاوکردنەوەی موزیکی نەشیاو یان موزیک بە دەنجی بەرز دووری بکەن. هەشتەم، باشتر وایە شۆفێری پیاو کەلوپەلی قورسی خانوەکەتان بنێتە سندوقی دواوە. نۆیەم، باشتر وایە لە بەردەم نەفەرەکان وشەی نەشیا و ناحەز نەڵێن تەنانەت ئەگەر تووڕەش بن. دەیەم، کاتێککە نەفەری زۆر چاوەڕوانی تەکسین شیاو نییە بۆ وەرگرتنی کرێی زۆرتر چاوەڕوانی کەسێک بن کە پارەی زۆرتر بدا. باش نییە لە خەڵکی گەشتیاریان ناشارەزا کرێی زۆرتر وەربگرن. لێخوڕینی ماتۆڕ و پایسکیل لاپەڕا 86. یەکەم، ئاگادار بن ماتۆڕەکەتان دەنجی زۆر بەرز نەبێ هاوسێکانتانیان ئەو کەسانی دەتان بینن بە چاکە باستان ناکەن. دووەم، لە شۆستەدا بە ماتۆڕەوە تێمەپەڕن. سێەم، ماتۆڕەکەتان بەلایەتی ڕێنوێنی هۆڕن ئاوێنە و تاوەکو دوایی تەیار بکەن. چوارەم، لە کاتی شەودا هیچ کات بە بێلایەت لێمەخڕن بە تایبەت لایەتی دواوە هەڵکەن. بە ئەو کەسانەی لە دواوە دێن ئاگاداری ئێوە بن. پێنجەم، لە کاتی وەستان ماتۆڕەکەتان بکوژێنەوە با دەنگەکەی نەبێتە هۆی ئازاری خەڵکی دیکە. بە تایبەت لە نزیکی کۆبوونەوەکانیان ئەو کاتانەی کەسێک بۆ خەڵکی تر قسە دەکات. شەشەم، لە کاتی لێخۆڕینی ماتۆڕ دەبێت لە کڵاوی پێویست کەڵک وەربگرن تەنانەت ئەگەر دڵنیان لە شۆفێری خۆتان. لەوانەیە پێکدادانێکی بچووک ببێتە هۆی کەوتنتان. هەفتەم، بە خێرایەکی زۆرتر لە ڕاددە شۆفێری مەکەن. هەشتەم، لە ڕاددە بە دەربار جێبەجێ مەکەن بار هەڵمەگرن. نۆیەم، بۆ هەڵگرتنی بار وەکو پیکاب لە ماتۆر کەڵک وەرمەگرن مەبنە هۆی زیان گەیاندن بە خۆتان و خەڵکی دیکە. دەیەم، هێڵی خێرا ڕۆیشتن مەگرن ئیزن بدەن خەڵکی پێش بکەون. یازدەم، هەموو کات مەودای گونجاو لەگەڵ سیارەی پێشەوە بپارێزن. دوازدەم، لە پەمپی بەنزین سەرەتا ماتۆڕەکەتان بکوژێنەوە پاشان بەنزین بگرن. لە شەقامیان شوێنە گشتەکان کاری مەترسیدار بە کارێکی نەشیا و مەترسیدار بزانن. سێزدەم، لە کاتی لێخوڕینی ماتۆڕ و پایسکل ئەرکادویستان بەرەو ڕاستیان چەپ بگەڕێنەوە بەدەست نیشانی بدەن. چاردەم، بە چاکردنی ماتۆڕەکەتان لە کاتی خۆیدا بەرگری لە پیسبوونی هەوا بکەن. گوێنەدان بە دووکەڵکردنی ماتۆڕەکەتان جۆرێک بێڕێزیکردنە بە مافی هەوڵاتیان. پازدەم، لە لایەتی سوور مەپەڕنەوە. یاساکانی لێخوڕین تەنیا تایبەتی شۆفێرانی سیارە نیە بەڵکو شۆفێرانی ماتۆڕ و پایسکل دەبێ ئەو دەستورانە جێبەجێ بکەن. شازدەم، باشتر وایە شەوانە لە پایسکل کەڵک وەرنەگرن ئەگەر ناچار بوون جلوبەرجی سپی لەبەرکەن. لە لای ڕاستەوە پێشبڕکێ مەکەن چاوەڕوان مەبن خەڵکانی تر گیانتان بپارێزن. ڕەفتاری پەسەندکراو لە شوێنە گشتیەکان و لاپەڕا 89. شەقام لاپەڕا 91. یەکەم، لە شەقامیان شوێنە گشتیەکان بە قامک ئاماژە بۆ کەس یان شتێ مەکەن. دووەم، کاتێک کەسێ سەرقاڵی جێبەجێکردنی کارێکە بە وردی سەرنجی مەدەن. سێەم، لە کاتی شەودا ئەگەر ویستان لە شەقامیان ڕێگەیەک بپەڕنەوە جلوبەرجی ڕوون لەبەر بکەن شۆفێرەکان دێرتر زلکی ڕەش دەبینن. چوارەم، بۆ پەڕینەوە لە پانتایی شەقام لە شوێنی هێڵداریان پردی پەڕینەوە کەڵک وەربگرن. پێنجەم، لەبەر وێزگەی پازە ناکاو مەڕۆنە سەر شەقام. هەروەها لە پەنای دارەکان و لە دوای ئەو سیارانەی پارک کراون لە ناکاو مێنە سەرجادە لەوانەیە شۆفێرەکە نەتوانێت کاردانەوەی بەجێی ببێ و لێتان بکەوێ. شەشەم، لە کاتی سواربوونیان دابەزین لە تەکسی لە دەرگای پشت شۆفێرەوە دامەبەزن دەرگای بەرەو ڕووی شەقام مەکەنەوە. هەفتەم، لە کاتی دابەزین لە تەنیش شۆستە کتوپڕ دەرگای سیارەکە مەکەنەوە لەوانەیە بکەون لە پایسکیل یان ڕێبوارێک. کاتێ چاوەڕوانی تەکسین مەڕۆنە نێو شەقام باشتر وایە لە تەنیشت شەقام بوەستن مەبنە هۆی ئازادی شۆفێرەکان. هەشتەم، فرێدانی تەرەقا یان بەدیهێنانی دەنجی ترسێنەر لە شوێنی نیشتە جێبوون
یان شەقام بەکارێکی ناحەز و مەترسیدار بزانن. نۆیەم، کاتێ دەتانەوێت شتێک لەسەر ئەرز هەڵبگرن، سەرەتا دابریشن و دوایی هەڵی بگرن، لە پشتەوە مەچەمێنەوە. دەیەم، وەستانی بە کۆمەڵی ڕێبواران لە پشتی لایەتی سوور وێنەیەکی جوانە کە پیشاندەری ئاستی بەرزی کەلتوری شارستانیە. ئێوەش وەکو تاکێک لە بەدیهێنانی ئەو وێنە جوانە بەشدار بن، تەنانەت ئەگەر زۆر کەس گوێی پێنەدەن. 11، کاتێ ترافیک لایتەکە سوورە، بۆ ڕۆشتنی ڕێبواران پشوو درێژ بن تا دەبیتە سەوز. پاشان بپەڕنەوە، بە ناچار نەبن بدلە ڕاوچێ و سکاڵا لە نێو سیارەکانەوە تێبپەڕن. 12، کاتێک کەسی هەڵەیەک ئەکات یان شتێک ڕوو ئەدات ئاماژەی پێمەکەن و پێی پێمەکەنن. 13، زبڵ مەخەنە نێو جۆگەی ئاوێک کە لە تەنیشت شەقامە. 14، هیچ کار لە تەنیشت شەقام یان لەو شوێنانی ڕێگای هاتوچۆی سیارەیە تۆ پێێن مەکەن. ئەگەر چاوتان لێ بوو بەڕێزەوە بە بیریان بێننەوە. لە شۆستە و شەقام بە دەنجی بەرز پێمەکەنن. 15، بۆ بانکردن یان ئاگادارکردنی خەڵکانی تر فیکە مەکەن. 16، پاککردنەوەی لوت و تفکردنەوە لە شەقام یان شوێنە گشتیەکان و لە بەرچاوی خەڵکی تر کارێکی جوان نییە. 17، مەبنە کۆسپێک لەبەر هاتوچۆی خەڵکی. 18، سەرەتا چێ مەکەن لە نێو ئەو سیارانەی پارک کراون. 19، یارمەتی مرۆڤی بەتەمەن و کوێر بدەن بۆ پەڕینەوە لە شەقام. 20، زبڵ خستنە نێو کۆڵان و شەقام و شۆستە کارێکی ناحەزە و مەهێڵن خەڵکی ئەم کارە بکەن. 21، کاتێ سیارێک دەیەوێ بەرەو دوا بڕوات لەبەر ئەوەی مەودای دیتنی کەمە، باشتر وایە ئێوە ئیزنی تێپەڕبوونی پێ بدەن. 22، دووری بکەن لە داخستنی کلێنکس بۆ سەر ئەرز. ئەگەر ناونیشانێک ئاڵۆزە، پێویست ناکات هەموو وردەکاریەکانی ڕوون بکەنەوە، بەشێکی ڕوون بکەنەوە و بەو کەسێک کە پرسیاری کردو بڵێن بەشەکانی تر لە نێو ڕێگا و لە کەسانی تر بپرسێ. 23، بەسەر سوڕمانەوە سەیری خەڵکی بیانی و نامۆ مەکەن و ئاماژەیان پێمەکەن. 24، باشتر وایە بەجێ ئەوەی پارەکەتان بدەن بەو سوالکەرانەی نێو شەقام بیخەنە نێو سندوقی سەدەقە یان بیدەن بەو هەژارەی کە دەیناسن. 25، ئەگەر نیازی کاری بیناسازیتان هەیە، مشورێک بکەن بۆ ئەوەی نەبنە هۆی ئازاری خەڵک و خوا. 26، باشتر وایە ئەو بینای کە خەریکن دەیکەنەوە دایپۆشن، با دیمەنی شار تێک نەدات. 27، لە کاتی تێپەڕین لە کۆڵان یان شەقام ئەگەر دەرگای حەوشەیە کرابووەوە سەرەتا چێ مەکەن. 28، ئەو دەستفرۆشانەی کە بوونەتە کۆسپێک لەسەر ڕێی هاتوچۆی خەڵکی ئاگادار بکەنەوە. ئەگەر لەسەر ڕێگاکەتان پێکدادان ڕوویدا بوو یان کاراساتێک قەوما بوو کە پێویستی بە یارمەتی ئێوە نەبوو، ڕامەوەستن یان سیارەکەتان ڕامەگرن. 29، جوان نییە پیاوان لە شوێنە گشتەکان و لە بەرچاوی خەڵکی پرچیان شانەکەن یان کراسەکەیان بخەنە نێو پانتۆڵەکەیان. 30، بەڕێزەوە لەگەڵ گەشتیاران و مسافرەکان هەڵسو کەوت بکەن بەو شێوەیەی کە پێتان خۆشە لە کاتی سەفەرکردنتان بۆ شار یان وڵاتانی دیکە لەگەڵ خۆتان و بنەماڵەکەتان هەڵسو کەوت بکەن. 31، لە کاتی ڕۆیشتن لە شۆستە ئاگادار بن کە کەلوپەلەکانتان زیان بە خەڵکی نەگەێنن. ئەگەر بوون بەهۆی ئازاری کەسێک، داوای لێبوردنی لێ بکەن. 32، ئەگەر کەسێک ناونیشانێکی پرسیار کرد، ڕێنمونی بکەن. 33، ئەگەر ئادرسەکە نازانن یان دڵنیانین، ئەو کەسە تووشی هەڵە مەکەن. 34، لە شەقام و شوێنە گشتەکان بە دەنجی بەرز بانگ لە کەسێک مەکەن، لەوانەیە ئەو کەسە پێخۆش نەبێ خەڵکی ئاگاداری ناو یان پلەپایی بن. سەگ و ئاژەڵەکانی تر مەبەنە شوێنە گشتەکان، لەوانەیە ببێتە هۆی ترس و ئازاری خەڵکی. پارک و سەیرانگا. 1، لەو شوێنانی بۆ دانیشتن دابین کراوە کەڵک وەربگرن. 2، کاتێ سەیرانگایەک قەرەباڵغە و ئێوە دوو کەسن، کورسی سێ کەسی بەکار مەهێنن. 3، کورسیەکانی سەیرانگا خاوێن ڕابگرن، بە پێڵاوەکانتان مەڕۆنە سەری. 4، پاشماوەی خۆراک و میوە، بوتڵی بەتاڵ و باغە و زبڵی و تۆم و لە سەیرانگا و لە سەرچیمەنەکان فرێمەدەن. ئەگەر چاوتان لە کەسێک بووای کرد، بەڕێزەوە و بیری بێننەوە. 5، لوقوپۆپی دارەکان مەشچێن و لەسەر پەیکەرەکان بیرەوەری مەنووسن. 6، لەژێر دارەکان ئاگر مەکەنەوە. 7، ئاگاداری ئەو دارانە بن تازە شین بوون، لیان مەدون و ڕیان مەچێشن. 8، ئاوی جۆگە و کانی و ڕووبار پیز مەکەن، ئەگەر چاوتان لە کەسێک بوو بەڕێزەوە و بیری بهێننەوە. 9، ئاودەستی پارکەکان خاوێن ڕابگرن، بە تایبەت لە کاتی هاتنە دەرەوە سەرنج بدەن سیفۆنەکەتان کێشابێ یان ئاوتان ڕژاند بێ.
وەکو هاوڵاتێکی چاک هەز لە پاراستنی سەیرانگا و ژینگە بکەن. پارکەکان بەشێکی گرنگن لە پێناسەی شارەکەتان. دەیەم، دووری بکەن لە نووسین لەسەر دار و دیوار. 11 لە شۆردنی جلوبەرگ و ڕدێنتراشین لە ڕووشۆریە گشتەکان خۆ بپارێزن. 12 لە ئاودەستە گشتەکان بۆ ماوەیەکی زۆر مەمێننەوە. 13 سۆندەی ئاوی ئاودەست لەسەر عەرز دامەخەن، بیهێنە سەر شوێنی تایبەتی خۆی. 14 ئاگادار بن ئاوی تایبەت بە ئاودێری چیمەنودارەکان نەخۆنەوە. 15 بەلوعی ئاو بە تەواوی ببەستن، بە ئاو بە فیڕۆ نەڕوات. 16 لە دوای هاتنە دەرەوە لە ئاودەستە گشتەکان دەرگاکە ئاوەڵا بهێڵنەوە. 17 کەرەستە و ئامرازی خۆتان لەسەر ڕێگەی هاتوچۆی خەڵکی دامەنین. کەرستەی یاری و وەرزشی بپارێزن. 18 لە دیدنی گیانداران و پەلەوەرانی نێوپارک و ژینگە چێژوەر بگرن و لە ڕاوکردن و ئازاردانیان دووری بکەن، بە تایبەت کاتێ لە ڕۆژانی سارددا هانایان بۆتان هێناوە. 19 سرویسی ئاوخۆریە گشتەکان خاوێن ڕابگرن و لە شۆردنی ڕوومەتیان میوە و جلوبەرگ و تاوەکو دوای دووری بکەن. 20 ئەگەر گوڵ و جیاچێویەکانتان پێجوان بوو هەڵیان مەکێشن. 21 ئەگەر کەسێک ئازاری خەڵکی دەدات یان دەبێتە هۆی نەمانی ئارامشی پاک، بەرپرسی پارکەکە ئاگادار بکەنەوە. 22 هەرێمی بنەماڵەکانی تر بپارێزن، بە وردبوونەوە و سەرەتاتکێ یان بەرزکردنەوەی دەنجی مۆسیقا ئازاریان مەدەن. 23 لە نێو سەیرانگاکان ئاگر مەکەنەوە، بۆ بەرگری لە ئاگرکەوتنەوە ئەو ئاگرانەی کەسیان لەلانیە بکوژێننەوە. 24 تۆپێنکردن لە پارک نابێ ببێتە هۆی ئازاری بنەماڵەکان. تۆپێن لەسەر چیمەنەکان کارێکی جوان نییە، ئەگەر چاوتان لێبوو بەڕێزەوە و بیریان بهێننەوە. دائیرە یاخود فەرمانگە لاپەڕا 103 وەکو کارمەند. 1 لە کاتی دیاریکراودا ئامادە بن، لە جیاتی ئەوەی بتانەوێت پاکانە بکەن بۆ دەرهاتنی خۆتان دەتوانن زووتر بکەونە ڕێ. 2 هەوڵ بدەن کاری خۆتان بە ناوی خودا و پشت بەستن بە ئەوەوە دەست پێ بکەن. 3 شیاو نییە بۆ پێکهێنانی ئیشە تایبەتەکانی خۆتان خەڵکی چاوەڕوان بمێنن، تەنانەت ئەگەر بێدەنگ بن و هەڵوێست نەمێنن. 4 لەگەڵ خەڵکی بەڕێزەوە قسە بکەن، بەو جۆرەی کە پێتان خۆشە لە دایرەکانی تر لەگەڵ ئێوە هەڵسوکەوت بکەن. 5 شیاو نییە لە ئیمکاناتی دایرە وەکو تەلەفۆن و سیارە و تاوەکو دوایی بۆ کاری تایبەتی خۆتان کەڵک وەربگرن. 6 لە کاتی نەبوونی خۆتان هاوکارەکانتان ئاگاداری کارەکانتان بکەنەوە تا ئەگەر پێیان کرا کاری خەڵکی جێبەجێ بکەن. 7 لە بەرچاوی خەڵکی بەڕێزەوە لەگەڵ برادەرەکانتان قسە بکەن. بۆ ڕێزگرتن لە خۆتان و لە خەڵکی تەلەفۆنەکەتان ببڕن یان قسەکەتان کورت بکەنەوە، بە شێوەیەک وەکو سەر ڕاشەکاندن نیشان بدن ئاگاداری هاتنی ئەوانن. 8 ئاگاداریەکان لە شوێنی قەرەباڵغ یان لە شوێنێکدا کە کەمتر دیارە هەڵمەواسن، دەتوانن خۆتان لە جێ ئەوان ڕاوەستن و شوێنێکی باشی بۆ دیاری بکەن. 9 چونکە ئەوانەی سەردانی دایرەکەتان دەکەن وەکو ئێوە شارەزای یاساکانی دایرەکەتان نین، لە ڕێنوێنیکردنیاندا لەسەر خۆ و پشوو درێژ بن و بە گوێرەی تێگەیشتنیان قسەیان لەگەڵ بکەن. 10 لە کاتی قسەکردن لەگەڵ خەڵکیدا بنێشت مەجاون. 11 بۆ ئاسانکاری کاری خۆتان و خەڵکی باشتر وایە بەڵگەی پێویست وەکو ناونیشان و ناوی کەسان و تاوەکو دوایی بە شێوەی نووسراو پێشکەشیان بکەن. 12 باشتر وایە بە ڕووی خۆش و پشوو درێژیەوە گوێ بۆ داخوازی خەڵکی ڕاگرن. 13 بە هیچ شێوەیەک پێشلکرانی مافی کەسانی تر مەسەلمێنن، تەنانەت ئەگەر کەسانێک پێیان خۆش نەبێ. ئەگەر پێویستە خەڵکی بۆ ماوەیەک چاوەڕوان بن تا ئیشەکەیان جێبەجێ دەبێ، باشتر وایە لە سەرەتاوە ئەو ماوەیان پێ بڵێن یان بە شێوەی نووسراو لە بەرچاوی هەمووان هەڵیواسن. بەم شێوەیە ئەوان کاری خۆیان دەزانن و ئێوەش ئاسوودە دەبن. 14 باشتر وایە تا ڕادەیەک کە دەتوانن کەم تەرخەمی مەکەن لە بەرامبەر کێشەی خەڵکی تا دەتوانن گیروگرفتی خەڵکی چارەسەر بکەن. 15 لە لای خەڵکی باز لە کێشەی تایبەتی خۆتان مەکەن، بارودۆخەکە لە بەرچاو بگرن. 16 لە نێوان خەڵکیدا جیاوازی دامەنێن، بەو شێوەیە کە پێتان خۆش نییە لە شوێنگەلی تر لە نێوان ئێوە و کەسانی تر جیاوازی دانێن. 17 گونجاو نییە بۆ ماوەیەکی زۆر خەڵکی لەسەر پێڕاوەستن، ئەگەر دەکرێت بە ئەندازەی پێویست کورسی ئامادە بکەن، بیر لە حاڵی بەسەڵاتچوان و ماندووان بکەنەوە. 18 وەکو بەڕێوەبەری دایرە باشتر وایە سندوقی پێشنیار و ڕەخرە لە بەردەستی خەڵکیدا دابنێن. 19 باشتر وایە لە پەنای سندوقی پێشنیار و ڕەخنە قەڵەم و کاغەزی سپی دابنێن.
بیستەم باشتر وایە ناو پلە و پای کارمەندان بە شێوەی نووسراو لە بەرچاوی خەڵکدا دابنێن با ناچار نەبن پرسیار بکەن. 21 لە کاتی هاتنە دەرەوە لە دایرە مەکینە کارەباییەکان کە پێویست نین وەکو گوڵۆپ و سۆبە بکوژێنەوە تا نەبنە هۆی لە دەستدانی وزە. سەردانکردن لە فەرمانگە یاخود مڕاجە لاپەڕا 107. یەکەم بە جلوبەرجی جوانەوە بڕۆنە فەرمانگەکان. دووەم بەر لە ڕۆیشتن بۆ فەرمانگەکان ناسنامەی معتەبەر لەگەڵ خۆتان ببەن بە تایبەت ئەگەر بتانەوێت بەڵگە یان پارەیەک وەربگرن. سێەم بەر لە ڕۆیشتن بۆ فەرمانگەکان بە تەلەفۆن ئاگاداری ئامادەبوونی کارمەندەکە بن دوایی سەردان بکەن. چوارەم بەر لە سەردانی فەرمانگەکە دەبێ ئەوەش لە بەرچاو بگرن کە لەوانەیە جێبەجێکردنی ئیشەکەتان کاتی زۆری پێویست بێ و ئێوە ناچار بن چەند کاتژمێر چاوەڕوان بن. بەو هۆیە بەرنامەیەکتان بۆ کاتی خۆتان هەبێ تا نەبێتە هۆی ئاڵۆزی خۆتان و خەڵکانی دیکە. پێنجەم لیستێک لە کاری ڕۆژانەی خۆتان بە پێی گرنگی دابین بکەن و هەموو کات لەگەڵتان بێ. شەشەم ئەگەر بۆتان ڕەخسا قەڵەم و لاپەڕی سپی لەگەڵتان بێ لەوانەیە پێویست بێ بابەتێک بنووسنەوە. هەفتەم کاتی خۆتان بە شێوەیەک ڕێک بخەن کە کاتی خۆی بگەنە دایرە چاوەڕوانی ئەوە مەبن ئیشەکەتان لە دوای کاتی ئیشی فەرمانگە جێبەجێ بکرێ. ئەگەر بۆتان ڕەخسا باشتر وایە لە جیاتی سەردانی فەرمانگە ئیشەکانتان لە ڕێگای تەلەفۆنیان ئینتەرنێتەوە جێبەجێ بکەن. هەشتم ئەگەر کەسانێک بەر لە ئێوە هاتبوون نۆرەیان لە بەرچاو بگرن و مافیان بپارێزن. نۆیەم ئەگەر پێتان کرا پرسیار بکەن ناوی ئەو کارمەندی دەستنە لای چییە و لە بیری مەکەن. دەیەم بۆ جێبەجێکردنی کاری تایبەت و نافەرمی لە کاتی دەوام مەبنە هۆی عەزەتی کارمەندان پاشکاری فەرمانگە دوای کارەکانتان بکەون. یازدەم بۆ ڕوونکردنەوە یان جێبەجێکردنی ئیشەکانتان بەسەر مێزی کارمەندەکەدا مەچەمێنەوە بەڕێزەوە ڕاوەستن یان دابنیشن. دوازدەم کاتێک کارمەندێک سەرقاڵی نووسینی نامە یان سەنزدان بە بابەتێکە بە پرسیاری نابەجێ بیر و هۆشی تێک مەدەن. سێزدەم لە کاری خەڵکی سەرەتات کێ مەکەن. چواردەم بەڕێزەوە داواکاریەکەتان بڵێن. پازدەم سەنج بدەنە نووسراوەکانی ژوورەکان با ناچار نەبن پەیتا پرسیار بکەن. شازدەم پێویست ناکات لە کاتی چوونە ژوور یان هاتنە دەر لەگەڵ ئەو کارمەندانی سەرقاڵی ئەرشی خۆیانن تەوقە بکەن. هەفدەم دەزمەدەن لە بلاڤۆک ڕنمایی و نووسراوەکانی تر کە لەسەر تابلۆی ڕاگەاندن دانراوە و شتیان لەسەر مەنووسن. هەژدەم کاتێ پێنووسان پێنەبوو دەتوانن بەڕێزەوە لە کەسێک داوا بکەن و دوای بیدەنەوە و سوپاسی بکەن بەبێ ئیزن دەست لە پێنووسی کەس مەدەن. نۆزدەم وەکو هاوڵاتیەکی بەرپرس لە ڕێی سندوقی ڕخنە و پێشنیارەوە پێشنیارەکانتان بگێنە دەستی کاربەدەستان. بیستەم لە ڕێگای سندوقی ڕخنەوە و پێشنیارەوە پێشنیاری خۆتان بدەن تەنانەت ئەگەر دوایین جار بێ سەردانی ئەو دایرەیە بکەن لەوانەیە خەڵکی بیریان لێ نەکرد بێت یان ڕێگای باسکردنیان نەزانێەوە. لە سەرەتاتکێکردن بۆ دەستنووس یان نامەی ئیداری کە لەسەر مێزدانراوە دووری بکەن. 21 کاتێک کارمەندێک سەرقاڵی جێبەجێکردنی ئیشێکە باشتر وایە تەوقەی لەگەڵ نەکەن خۆی پێی خۆش بێت تەوقە دەکات. 22 کاتێک ڕوونکردنەوەی پێویستت لە کارمەندێکی بەرپرس وەرگرت پێویست ناکات لە سەرەتاوە ئەو باسە بۆ کارمەندانی تر دووپات بکەیتەوە. کاتی کارمەندانی تر مەگرن. 23 باشتر وایە لە بارودۆخی جەستەیی و دەرونی ئەو کارمەندانی کە مڕاجعی زۆریان هەیە تێبگەن. 24 کاتێک کەسێک سەرقاڵی نووسینی داواکاریەکە سەرەتات کێ مەکەن. 25 شیاو نییە لە نێو نووسراوی داواکاریەکەتاندا هەڵا هەبێ. 26 لە نێو کتابی داواکاریتاندا بەروار بنووسن و واژووی بکەن. 27 دەتوانن سەرەتا داواکاریەکەتان لەسەر کاغەز بنووسن دوایی بە شێوەی زارەکی ڕوونی بکەنەوە. ئەگەر داواکاریەکەتان یاسایی نییە و قبول ناکرێ کارمەندی پەیوەندیدار مەکەنە تاوانبار. 28 لە کاتی هاتوچۆ لە قادرمە هەرا و هۆریا مەکەن و بە ساڵات چوان و منداڵان لە بەرچاو بگرن. 29 کاتێ بۆ بە دوواداچوونی کارگەلی ئیداری پەیوەندی تەلەفۆنی دەگرن سەرەتا خۆتان بناسێن و دوایی بابەت و کاتی سەردانتان بڵێن. چاوەڕوانی ئەوە مەبن کارمەندی پەیوەندیدار هەموو ڕووداوەکانی ئیشەکەی ئێوەی لەبیر بێ. سی نامەی ئیداری بە کورتی و ڕاشکاوانە بنووسن و لە درێژبێژی دووری بکەن. زۆربەی خەڵکی حەز بە خوێندنی نامەی کورد دەکەن. 31 باشتر وایە وێنەیەک لە نامە بەڵگە ئیداریەکانتان هەڵبگرن با کاتی پێویست کێشەکانتان کەم بێتەوە. 32 کاتێک کارمەندانی فەرمانگە مڕاجعیان هەیە پەیوەندی تەلەفۆنیەکەتان کورد بکەنەوە.
خەڵکی چاوەڕوانن پەیوەندی ئێوە تاو ببێ یان کەسانێک لەو بەری هێڵی تەلەفۆنەوە چاوەڕوانن. 33 باشتر وایە لە دوای تاوابوونی کاری دائیرە سوپاسی کارمەندی پەیوەندیدار بکەن. لە کتابی ئیداریدا لە وشەگەلی ڕێزدارانە کەڵک وەربگرن و وشەگەلی ڕەمەچی و دەستوری بەکارمەهێنن. فێرگە قوتابێکی بەڕێز و بە ئەدەب لاپەڕا 112. یەکەم فێرگە وەکو ماڵی خۆی پاک و خاوێن ڕادەگرێ و بەرامبەر بەو شوێنە هەست بە بەرپرسیارەتی دەکات. دووەم ئاوخۆری و ئاودەستەکان پاک و خاوێن ڕادەگرێ. سێەم لە بردننی شتگەلی نەشیاو بۆ فێرگا دووری دەکات وەکو ئامرازی جوانکاری و لیستۆک و تاوەکو دوایی. چوارەم زیان بە دار و سەوزای قوتابخانە ناگەێنێت. کە کەسێکی دی زیان بە قوتابخانە دەگەێنێت بەرگری لێ دەکات. پێنجەم لە کاتی بەڕێوەچوونی محازەرە بێ هەراهۆریا لە نێو داڵان هات و چۆ دەکات. شەشەم لەو دیوی دەلاقەوە نابێتە هۆی ئازاری وانەوتنەوە و بێ هەراهۆریا ڕێگای خۆی دەبڕێ، نابێتە هۆی بیربڵاوی قوتابی و مامۆستاکان. هەفتەم بۆ ڕێزێنان لە مامۆستا و کارمەندان لە ڕێگای دوورەوە بانجان ناکات. هەشتەم لە کاتی پەیوەندیدا مەودای خۆی لەگەڵ مامۆستایان و کارمەندان دەپارێزێ. نۆیەم هەموو کات بە جلوبەرجی خاوێن و ڕازاوە دەچێتە نێو قوتابخانە. دەیەم لە کاتی پشوو نابێتە هۆی ئازاری مامۆستا. یازدەم بۆ ڕۆیشتنە نێوپۆل بە ڕیز دەڕوات و پەلە ناکات. قوتابیەکی بە ئەدەب نووسینی هەر شتێک لەسەر دار و دیواری قوتابخانە و ئاودەست بە کارێکی نابەجێ و نەشاو دەزانێ. دوازدەم کاتی خۆی بە شێوەیەک ڕێک دەخات کە دێر نەگاتە قوتابخانە، بالۆمە و سەرزەنشتی نەکەن. سێزدەم لە ئیش و گاڵتەی مەترسیدار دووری دەکات و ئەگەر خەڵکانی تر ئەم کارانە بکەن ئامۆژگاریان دەکات. چواردەم هەموو هێزی خۆی دەخاتە گەڕ بۆ سەرکەوتن لە تاقیکردنەوەکاندا. پازدەم لە کاتی تاقیکردنەوە ئەگەر پرسیارێکی بێ بەبێ دەنجی دەستی خۆی ڕادەگرێ تا ئاوڕی لێ بدەنەوە. بە بانکردن ڕێکوپێکی کۆتاقیکردنەوەکە تێک نادات. شازدەم لەسەر کێشە و گرفتەکانی خۆی و داڕشتنی بەرنامەی وانەیی لەگەڵ ڕاوێژکاریان کەسێکی بە ئەزمون ڕاوێژ دەکات. هەفتەم بەر لە هاتنی مامۆستا بۆ نێوپۆل لە جێی خۆی دادەنیشێ. هەژدەم کاتی هاتنە ژووری مامۆستا بە ڕیزەوە ڕادەوەستێ و تا ئیزدی پێنەدراوە دانانیشێ. قوتابیەکی بە ئەدەب لە کاتی باوێشکدان دەمی خۆی ناکاتەوە، کاتی پژمین و کۆخە دەستی دەنێتە بەردەمیەوە. نۆزدەم لە کاتی وانەوتنەوە پرسیاری نابەجێ ناکات. بیستەم کورسیەکە لەسەر عەرز ناکێشێ، بەڵکو هەڵی دەگرێت و جێبەجێی دەکات، بادەنجی نەبێتە هۆی ئازاری پۆل. 21 لە پژمین و کۆخە بە دەنجی بەرز دووری دەکات، لە کاتی کۆخەی تند پۆلەکە بەجێ دێڵێت. 22 بە بێدەنجی باوێشک دەدات بە شێوەیەک کە خەڵکی هەستی پێ نەکەن. 23 ڕازاوە و ڕێکوپێک لە نێوپۆل ئامادە دەبێت. 24 زوو پرسیار ناکات و بیرروڕای خۆی دەرنابڕێ. 25 لە نووسین یان نەقاشی لەسەر دەرگا و دیوار یان کورسیەکان دووری دەکات، ئەگەر کەسێکی دی بە ئامۆژگاری بەرگری لێ دەکات. 26 بەرامبەر بە پاک و خاوێنی پۆل هەستیارە و وەبیری ئەو کەسانە دەهێنێتەوە کە لە بەرچاوی ناگرن. قوتابیەکی بە ئەدەب ئەگەر بیوێ قەڵەم یان هەر شتێکی تر بگێنێتە دەستی قوتابی یان هەر کەسێکی تر فڕی نادات. 27 بە هاوپۆلەکانی خۆی بێڕێزی ناکات، هەموو کات بە جوانی قسە دەکات. 28 بەبێ ئیزن وتەکانی مامۆستا نابچڕێنێ. 29 بۆ ئیزن گرتن بۆ دەربڕینی بیرروڕا یان برسیاریان هەر شتێکی دیکە بەبێ دەنجی دەستی خۆی تا بەرامبەر ڕوومەتی دێنێتە سەر. 30 بۆ ئیزنگرتن دەستی خۆی بۆ ماوەیەکی درێژ لەسەرەوە ڕاناگرێ. 31 بۆ ڕێزێنان لە خۆی و مامۆستا لەگەڵ هاوپۆلەکانی بربەرەکانێ ناکات، کێشەکان لە دەرەوەی پۆل چارەسەر دەکات. 32 دووری دەکات لە خواردنی برێشت و تو هەر شتێکی دیکە. 33 لەو کارانەی دەبێتە هۆی هەراوهۆریا دووری دەکات، هاتو هاوار قسەکردن لەگەڵ هاوپۆلەکان و تاوەکو دوایی. 34 لە پێشچاوی مامۆستا دەستەواژە یان گاڵتەگەڵی نێوخۆی ناڵێتەوە، دەرفەت دەناسێ. 35 بەبێ ئیزنی مامۆستا لە جێگای خۆی جێبەجێ نابێ. 36 ئەگەر لە لای مامۆستا هەڵەیەکی کرد دەست بەجێ داوای لێبوردن دەکات. 37 قەت لە پۆلدا بەڕقەوە لەگەڵ مامۆستا ڕەفتار ناکات، تەنانەت ئەگەر مامۆستا هەڵەی کرد بێت خۆراگری دەکات و
لە کاتێکی گونجاو کێشەکە چارەسەر دەکات. 38 داخوازیەکانی مامۆستا جێبەجێ دەکات، تەنانەت ئەگەر ویستی پۆلەکەی بەجێ بێڵێ لاساری ناکات و بەڕێزەوە پۆلەکەی بەجێ دەڵێ. 39 ئەگەر ناچار بێت لە کاتی وانەوتنەوە کلاس بەجێ بهێڵێ پێشتر مامۆستا ئاگادار دەکاتەوە و ئیزن وەردەگرێ. قوتابیەکی بە ئەدەب بە وشەی تۆ بانگ لە مامۆستاکەی ناکات، بەڵکو لە وشەی ئێوە کەڵک وەردەگرێ. 40 ئەگەر لە کاتی قسەکردنی مامۆستا پرسیارێک لە مێشکی دروست بوو دەست بەجێ پرسیار ناکات، بەڵکو خۆی ڕادەگرێ تا مامۆستا دوایی پێبێنێ. پاشان ئەگەر وەڵامەکەی وەرنەگرت بوو ئیزن دەگرێ و پرسیارەکەی دەپرسێ. 41 دووری دەکات لە هەر چەشنە جوڵەی زیادە کە دەبێتە هۆی تۆز و خۆڵ. 42 جلوبەرگ یان جانتاکەی لە نێو پۆل خاوێن ناکاتەوە. 43 لە پێش چاوی خەڵکی دەست لە نێو جێ و لوتی خۆی ناکات. 44 دووری دەکات لە هەر چەشنە جوڵەیەک کە دەبێتە هۆی بیربڵاوی قوتابیان و تێکدانی ڕێکوپێکی پۆل. 45 لە کاتی قسەکردنی مامۆستا دووری دەکات لە خوراندنی خۆی، دەست نادات لە زیبکە و خۆکێشانەوە. 46 لە پێشچاوی مامۆستا و لە کاتی وانەوتنەوەدا وانەیەکی تر ناخوێنێ. 47 لە کاتی قسەکردنی مامۆستا پەیتا لەگەڵ هاوڕەکەی پچە پچ ناکات. 48 لە کاتی قسەکردنی مامۆستا پەیتا ناڕوانێتە کاتژمێرەکەی یان بە دەنجی بەرز ناپرسێ کاتژمێر چەندە. 49 ئوتکۆڵۆن و بۆنی تیژ بەکار نابا. 50 بە پرسیاری تاکە کەسی خۆی کاتی پۆلەکە ناگرێ. 51 کاتێ مامۆستا ئیزنی دەربڕینی ڕاوبۆچوونی پێدەدات زۆر بە کورتی بیرروڕای خۆی ئەڵێ و کاتی پۆلەکە ناگرێ. لە کاتی بەڕێوەچوونی پۆل مۆبایلی خۆتان داخەن، خۆتانی پێوە سەرقاڵ مەکەن. 52 کاتەیەکێ لە هاوپۆلەکانی بیرروڕای خۆی دەردەبڕێ بێدەنگ دەبێ و ئیزن ئەدات وتەکانی تەواو بێ، هەر بەو جۆرێک کە بۆ خۆی پێی خۆشە. 53 لەسەر بابەتگەلی تایبەتی و تاکە کەسی مامۆستا وەکو موچەی مانگانە، کێشەی بنەماڵەیی، شێوەی پۆشەن و تاوەکو دوایی پرسیار ناکات و بیرروڕای خۆی دەرنابڕێ. قوتابیەکی بە ئەدەب لە دوای تەواوبوونی پۆلدا بەڕێزەوە دەبەستێت تا پێشتر مامۆستا بچێتە دەرەوە، بێجگە لەو کاتانەی مامۆستا ئیزن ئەدات و زووتر بڕواتە دەرێ. مزگەوت لاپەڕا 120 یەکەم لە مادەی بۆنخۆش کە بۆنی تیژیان هەیە لەو شوێنانە کەڵک وەرمەگرن. دووەم لە ئاسانکاریەکانی شوێنە دینیەکان بۆ کاری تاکە کەسی خۆمان کەڵک وەرنەگرین. سێیەم بە جلوبەرجی ڕێکوپێک و خاوێنەوە بڕۆنە ژوورەوە بەدەست نوێژەوە. چوارەم لە سەرقاڵبوون بە کاروباری دنیایی وەکو کڕین و فرۆشتن و هەتا دوایی لەو شوێنانە دووری بکەن. پێنجەم بە پێڵاوەکانتانەوە مەڕۆنە ژوورەوە. شەشەم دووری بکەن لە ڕژاندنی هەر چەشنە زبڵێک لەو شوێنانە. ئەگەر چاوتان لە کەسێک بوو بەڕێزەوە وەبیریان بهێننەوە. هەفتەم شیاو ئەوەیە هاریکاری بکەین بۆ پاک و خاوێن ڕاگررتنی ئەو شوێنانە. هەشتەم کاتی دەستنوێژگرتن ئاوەکە وێڵ مەکەن کە بە فیڕۆ بڕوات. نۆیەم ئاگادار بن پانە نێنە سەر شوێنی سوجدێ ئەو کەسانەی نوێژ دەخوێنن. دەیەم لە کاتی بەڕێوەچوونی نوێژ دۆعا و نزا یان وتار ئاگاداری منداڵەکانتان بن با ڕێوڕسمەکە تێک نەدەن. یازدەم لە نووسینی هەر چەشنە وتارێک لەسەر کتێبەکانی ناو ئەو شوێنانە دووری بکەن. لە ڕیزی نوێژی جەماعەت یان هەر ڕێوڕسمێکی تر مۆبایلەکانتان بێدەنگ بکەن. نۆرە سەڕە لاپەڕا 122 یەکەم هەموو کات نۆرە لە بەرچاو بگرن و لە کاتی پێویست بە ڕێکوپێکی لە ڕیزەکە ڕاوەستن نەک لە تەنیش دەکتر. دووەم کاتێک لە نۆرە وەستاون داوا مەکەن کە هاوڕێکەتان بێتە ڕیزی بەردەمتان. سێیەم هەندێک جار لە جیاتی ئەوەی لە ڕیزەکە ڕاوەستن دەتوانن ناوەکان بنووسن با پێش بە قەرەباڵغی بگرن. چارەم ئەگەر هاوڕێکانتان کە لە ناو ڕیزەکە وەستاون بیانەوێ ئیشەکەی ئێوە جێبەجێ بکەن قبوڵی مەکەن کە مافی خەڵکی تر پێشێل بکرێ. هاوڕێکەی ئێوە تەنیا ئیزنی ئەوەی هەیە نۆرەکەی خۆی بدات بە ئێوە. پێنجەم ئەگەر ڕیزەکە ڕێکوپێک نەبوو دوایین کەس نیشان بکەن و لە پاش ئەو ڕاوەستن. چاوەڕوان مەبن کەسی ناسیاو لە ناو ڕیزەکە ئیشەکەی ئێوەش جێبەجێ بکات. ناناوەخانە لاپەڕا 123 یەکەم جانتا و کەرەستەکانتان منێنە سەر ئەو جێگایی بۆ ساردکردنی نان تەرخان کراوە. دووەم ئەگەر ڕیزی نانی زۆر و کەم جودا کراوەتەوە دڵنیابن لەوەی کە لە ڕیزی تایبەت وەستاون. سێیەم لە دواکاتەکانی ئیشکردن کە نان لە تاوبوونە
باشتر وایە نانی کەمتر وەربگرن با کەسێک بەبێنان نەگەڕێتەوە. چارەم ئاگادار بن نان نەکەوێتە سەر عەرز. پێنجەم ئەو کەسانەی لە ناناواخانە ئیش دەکەن نابێت لە کاتی ئیشکردندا جگەرە بچێشن ئەگەر چاوتان لێ بوو بەڕێزەوە بیریان بهێننەوە. شەشەم کرێکارانی ناناواخانە دەبێت بە جلوبەرجی تایبەت و خاوێنەوە ئیش بکەن. هەفتەم دەبێت ڕیزی نۆرەی ئەو کەسانەی نانی کەم یان زۆریان دەبێت بە تابلۆیەک پیشان بدرێ. هەشتەم لە ڕیزەکاندا نۆرەی منداڵان لەبەرچاو بگرن. لە دوورەوە کە دێن مەڕۆنە ڕیزی پێشەوە بێڕێزیە بە بافی خەڵکانی تر. درێژەی خاڵەکانی شوێنە گشتیەکان. یەکەم دووری بکەن لە ڕژاندنی پێستی تو یان شتگەلی بەو شێوەیە لە نێو شوێنە گشتیەکان وەکو هۆڵ، فەرمانگە و تاوەکو دوایی. دووەم کاتی خوێندنەوەی قورئان بەڕێزەوە بێدەنگ بن. سێیەم لە کاتی خوێندنەوەی سروودی نەتەوەی بۆ ڕێزلێنان ڕاوەستن. چارەم لە کاتی بەجێهێشتنی مێزێک کورسیەکە بنێنەوە سەرجەی خۆی. پێنجەم لە ئاودەستە گشتی و قەرەباڵغەکاندا خەڵکی تریش لەبەرچاو بگرن وەکو ماڵی خۆتان ڕەفتار مەکەن. شەشەم باشتر وایە کاتێک چوونە نێو کۆڕی وتار خوێندنەوە بە شێوەیەک بڕۆنە ژوورەوە کە نەبێتە هۆی بیربڵاوی بێژەر یان دانیشتوان. هەفتەم سەرەتات کێ مەکەن لە کاری ئەو کەسێک کتێب یان ڕۆژنامە دەخوێنێتەوە. هەشتەم سەرنج بدەن منداڵەکانتان نەبێتە هۆی ئازاری خەڵکی. چاوەڕوان مەبن خەڵکی لە هەڵەی منداڵەکەتان ببورن. نۆیەم هەر کات کەسێک شتێکی بەدەستەوەیە کردنەوەی دەرگای بۆ ئەستەمە ئەگەر دەتوانن دەرگاکەی بۆ بکەنەوە یان شتەکانی بۆ ڕابگرن. بە دەنجی بەرز خۆشەویستیتان بۆ منداڵەکەتان لە نێو کۆڕ و کۆبوونەوەدا مەدرچێنن. دەیەم کاتی هاتنە ژوورەوە ئاگادار بن دەرگاکە لە کەسێک نەکەوێ. یازدەم تا دەتوانن بە دەنجی بەرز یان بەفیکە بانگ لە کەسێک مەکەن. دوازدەم لە جێگای دانیشتنیان هاتوچۆی خەڵکی بنێشت فرێمەدەن یان مەچەسپێنن. سێزدەم لە لای خەڵکی لاغ مەنێنە سەر لاق. چاردەم لە شوێنە گشتەکان دووری بکەن لەوەی بۆ دەربڕینی خۆشەویستی دەستان لە دەوری کەمەری کەسێک ئاڵقە بکەن. پازدەم کاتی چوونە ژوورەوە یان هاتنە دەرەوە باشتر وایە بۆ ژنان یان خەڵکی بەتەمەن دەرگاکە ئاوەڵا ڕابگرن. شازدەم پاش خوێندنەوەی ڕۆژنامە یان گۆڤار لە هۆڵی چاوەڕوانی بەڕێزەوە لە جێگای خۆی دابنێنەوە. هەفتەم لە هۆڵی چاوەڕوانی بەپەلە لەسەر جێگای ئەو کەسێ هەستاوە دامەنیشن جگە لەو کاتانەی کە دڵنیان ئەو کەسە ناگەڕێتەوە. هەژدەم لە کاتی پژمین یان کۆخە دەستان بنێنە بەردەم و لوتتانەوە دەنجی کۆنتترۆل بکەن. کەسانێک کە جگەرە دەچێشن نابێت لە شوێنە گشتە سەرداخراوەکان جگەرە بچێشن. سیارەی گشتی بۆ گواستنەوە لاپەڕا 127. یەکەم لە نێو سیارەی گشتی بۆ گواستنەوە مۆڵەت بدەن سەرەتا ژنان و خەڵکی بەتەمەن یان منداڵان سوار بن. دووەم لە کاتی قەرەباڵغیدا بە دانانی کەلوپەل کورسیەکان مەگرن. سێیەم لە نێو سیارەی گشتیدا بەدەنجی بەرز قسە مەکەن. چارەم لەسەر کورسیەکان شت مەنووسن یان زیانیان پێ مەگەێنن ئەگەر چاوتان لە کەسێک بوو بەڕێزەوە بیریان بهێننەوە. پێنجەم کاتێ لەگەڵ هاوڕێکانتانن بەر لە دابەزین ڕوونی بکەنەوە چێکرێکە حساب دەکات. شەشەم یارمەتی خەڵکی بەتەمەن و منداڵان بدەن بۆ سواربوون و دابەزین. لە ناو پاسەکاندا بۆ خەوتن سەرمەنێنە سەرشانی کەسانی تەنیشتان. هەشتەم کاتی دابەزین یان سواربوون ئاگاداری جانتا و کەرەستەکانتان بن با نەکەوێ لە خەڵکی. نۆیەم پێڵاوی منداڵەکانتان دەربهێنن پاشان بیاننێنە سەر کورسیەوە. دەیەم لە نێو سیارەی گشتیدا خواردنی بۆندار مەخۆن و کەڵک وەرمەگرن لەو شتانەی بۆنی تیژیان هەیە. عەتر و ئۆتکۆلۆن، کرێم یان مەڵهەم و تاوەکو دوایی. یازدەم لە نێو سیارەی گشتی وەکو پاسدا پێڵاوەکانتان دامەکەنن. دوازدەم باسی کێشە تایبەتەکانی خۆتان لەگەڵ کەسی نەناسراو مەکەن. سێزدەم ئەگەر کەسی دەنیشتان قسەکردنی پێخۆش نەبوو پێداگیری مەکەن بۆ قسەکردن. چاردەم بەر لە دابەزین کرێ یان تکتی خۆتان ئامادە بکەن با کاتی خەڵکانی تر نەگرن لە کاتی پێویست پارەی ورد ئامادە بکەن. پازدەم ئەگەر شۆفێرەکە سەرنجی نەدا باشتر وایە ئێوە کرێی خۆتان بدەن. شازدەم پاش دابەزین ڕاوەستن با پاسەکە لە وێزگە بڕوە لە ناکەو لە بەردەم پاسەکەەوە مەڕۆنە سەر شەقام. هەفتەم دووری بکەن لە دانانی چەتری تەڕ و کەرستەیەک کە دەبێتە هۆی پیسبوونی کورسیەکان. ئەگەر دەتوانن کورسەکەی خۆتان بدەن بەو کەسانەی
ڕاوەستان بۆیان ئەستەمە ژنانی دووجیان و خەڵکی بەتەمەن و نقستان. مۆبایل لاپەڕا 129. یەکەم لە کۆڕە فەرمیەکاندا مۆبایلەکانتان بێدەنگ بکەن. دووەم ئەگەر ناچارن وەڵامدەری کۆڕێکی فەرمی بن سەرەتا داوای لێبوردن بکەن، دوایی بە دەنجی نزم قسەکەتان کورد بکەنەوە. سێیەم لە جێگای سەربەسراو وەکو تەکسی، پاس، شەمەندەفەر، میترۆ، مەطعەم، هۆڵی چاوەڕوانی و خواردنگە و تاوەکو دوایی لە بەردەم خەڵکی بەدەنجی نزم و توێژەکەتان کورد بکەنەوە. چارەم لە کۆڕە فەرمیەکاندا خۆتان سەرقاڵی نووسینی کورتەپەیام مەکەن. پێنجەم مۆسیقایەکی هێمن بۆ مۆبایلەکەتان هەڵبژێرن بە شێوەیەک کە گوێ ئازار و بەرچاو نەبێ. شەشەم بەبێ ئیزن لە کەسێک وێنە و فیلم مەگرن یان دەنجیان تۆمار مەکەن. بۆ وەڵامدانەوە بە تەلەفۆن لە کۆڕە فەرمیەکە بڕۆنە دەر و دوایی دەست بکەن بە قسەکردن. هەفتەم دەقی کورتەپەیام بە گوێرەی زۆری پەیوەندیەکەتان ئامادە بکەن. هەشتەم ئەگەر ئیزن بگرن دەتوانن ژمارە تەلەفۆنی خەڵکی بدەن بە کەسانی تر. نۆیەم بەبێ ئیزن وێنە و فیلم و دەنجی خەڵکی لە مۆبایلەکانتان دامەنێن. دەیەم بەبێ ئیزن مۆبایلی کەسێک هەڵمەکەن و سەرەتاتکێ مەکەن. یازدەم بەبێ ئیزن وەڵامی مۆبایلی خەڵکی مەدەنەوە. دوازدەم لە سەردانە فەرمیەکاندا ئەگەر ناچار بوون وەڵامی مۆبایلەکەتان بدەنەوە باشتر وایە داوای لێبوردن لە بەرامبەرەکەتان بکەن. سێزدەم لە شوێنە قەرەباڵغەکاندا لە جیاتی هاوارکردن باشتر وایە شوێنێکی چۆڵتر دەست بخەن بادەم نەهۆی ئازاری خەڵکی. چاردەم باش نییە لە لای خەڵکی سپیکەری مۆبایلەکەتان بەکار بهێنن. پازدەم لە کاتی شۆفێریدا سەرەتا لە شوێنێکی گونجاو پارک بکەن دوایی پەیوەندی تەلەفۆنی بگرن. شازدەم باش نییە لە کاتی خواردن لە میوانیەکاندا پەیوەندی تەلەفۆنی بگرن. لە لای خەڵکیدا شەڕکردن، بە سۆزەوە قسەکردن، گاڵتەکردن، جنێودان و وتنی قسەگەلی تایبەت شاو نییە. دەتوانێت ببێتە هۆی دادوەری نەرێنی لەسەر کەسایەتی وێژەر. هەفدەم باشتر وایە لە شوێنگەلی وەکو کتێبخانە، پۆلی وانەوتنەوە و کۆڕە فەرمیەکان، نوێژی جەماعەت، هۆڵی سینەما و کۆنسێرت، شانە و پرسە و تاوەکو دوایی کاتێک خەڵکی بێدەنگن تەلەفۆنەکانتان بێدەنگ بکەن. هەژدەم ئەگەر کورتەپەیامێکتان پێخۆش بوو پێویست ناکات خێرابی خوێندنەوە بۆ کۆڕەکە، لەوانەیە بیستی بێتیان یان پێیان جوان نەبێ. نۆزدەم مۆبایل کەرەستەیەکی تاکە کەسیە، باش نییە کورتەپەیامەکانی خەڵکی بخوێننەوە. لە کاتی نووسینی کورتەپەیام ناوی خۆتان بنووسن، بە تایبەت بۆ ئەو کەسانی کە لەگەڵیان پەیوەندیتان کەمە، لەوانەیە بەرامبەرەکەتان ژمارەکەی ئێوەی نەبێ. جلوبەرگ لاپەڕا 133. یەکەم ئەوەتان لەبیر بێ کە بەر لە هەموو شتێک ڕواڵەتی ئێوەیە کە ڕوبەڕووی خەڵکی دەبێتەوە. ڕواڵەتی ڕازاوە دەتوانێت ببێتە بنەمای دادوەریکردن لەسەر ئێوە. دووەم ڕازاوەبوونی پیاوان بەمانای ئەوەیە کە قشانەکرا و ڕوومەت خاوێن بێ. ئێخەی کراس ڕێک و پێک و پاک بێ. کراس و قەمسەڵەکەی بێلەکە و ئوتو کرابێ. نینۆکی کورد ڕادەی قولابی کەمربەند گونجاو بێ و لە ئاڕاستەی دوگمەکانی کراسدا بێ. زیبکەی پانتۆڵ بەسترا بێ، پانتۆڵ پاک و خاوێن و ئوتو کرابێ. گۆرەوی خاوێن و پاکش پێڵاوی بۆیەخکرا و گونجاو لەگەڵ جلوبەرگ بێ. بە جلوبەرجی نێوماڵەوە مەڕۆنە نێو کۆڵان و شەقام یان بەردەرگا بۆ وێنە بۆ کڕینی شت لە فرۆشگەی نزیکی خان و یان بینینی هاوڕێک لە بەردەرگای خان و. سێیەم ئاگاداری شێوازی جلوبەرگ پۆشین و ئارایشی خۆتان بن، با زۆر سەرنج بەرەو خۆتان ڕانەکێشن. جلوبەرجی تەسک و لەژنوێن لەبەر مەکەن. چارەم لە فەرمانگە و شوێنە گشتەکان بە جلوبەرجی گونجاو دەرکەون. پێنجەم لە لای خەڵک جلوبەرجێک کە کاتی چەمانەوە یان دانیشتن بەشێک لە جەستەتان دەرئەکەوێت لەبەر مەکەن. شەشەم ئاگادار بن بەشێ لە کراسەکەتان لە ناو پانتۆڵەکەتان و بەشێکی تری لە دەرەوە نەبێ. هەفتەم لە کۆڕە گشتەکان جلوبەرجی لەکەدار لەبەر مەکەن. هەشتەم درێژی پانتۆڵ بەڕادەیەک بێ کە قول لە پێدا پۆشێ، کوڵتر نەبێ. نۆیەم باشتر وایە پیاوان قژیان بە تایبەت پشتە سەر و ڕدێن و سمێڵیان ڕێک و پێک و ڕازاوە بکەن. ئەگەر دەتانەوێت بڕۆن بۆ شوێنێکی سەرپۆشکرا و وەکو پاس، تەکسی، ژووری کۆبوونەوە یاخود پۆلی وانەوتنەوە و تاوەکو دوایی لە کەڵک وەرگرتن لە عەتر و ئۆتکۆڵۆنی بۆنی تیژی هەیە دووری بکەن. دەیەم ژنان و کچان بە جلوبەرجی گونجاوەوە بڕۆنە دەرەوە. یازدەم
بەر لە ڕۆشنە دەرەوە لە ماڵەوە لە ڕازاوە بوونی خۆتان دڵنیابن، بەتایبەت بەشی پشتی جلوبەرگ وەکو بنپاچەی پانتۆڵ لە نێوگۆرەوی نەما بێتەوە. 12 جلوبەرجی خۆتان ڕێک و پێک بکەن، بەتایبەتی کاتێ لە جێگای تایبەتن. 13 لە لەبەرکردنی جلوبەرجێک کە بۆنی ئارەق ئەدات دووری بکەن. 14 پاش چاڵاکی و وەرزش خۆتان بشۆن. 15 ئەو کەسانەی کە زۆر ئارەق دەکەن دەبێ هەوڵ بدەن بۆ چارەسەری کێشەکەیان، با بۆنی ناخۆش نەبێتە هۆی ئازاری خەڵکی. 16 لانی کەم حوتویەک دووجار حەمام بکەن. 17 ئەگەر جلوبەرجی هاوڕێکەتان کێشەیەکی هەبوو کە خۆی پێی نەزانی، بەبێ ئەوەی کەسی تر بزانێ ئاگاداری بکەنەوە. 18 لە لەبەرکردنی چەند جلوبەرجی نالەبار کە دەبێتە هۆی بەرچاوبوونتان دووری بکەن. 19 پیاوان سەنج بدەن کە بێجامە لە پانتۆڵ نێتە دەرێ، یان قۆڵی کراس لە ژێر کراسی قۆڵکوڵ نێتە دەرێ. پێڵاو لاپەڕا 136 یەکەم لەبەر ئەوەی پێڵاوەکانتان بەشێکی بەرچاوە لە دیمەن و ڕواڵەتی ئێوە هەوڵ بدەن خاوێن ڕایانگرن، ئەگەر پێویستە بۆ یاخ بدرێ بۆ یاخی لێ بدەن. دووەم ئەو پێڵاوانەی کە لە کاتی ڕێگە چووندا دەنجان هەیە لە پێمەکەن، بەتایبەت لە شوێنە سربەسرا و بێدەنگەکان وەکو نەخۆشخانە، فەرمانگەکان، کۆڕی تاقیکردنەوە و کتێبخانەکان. سێەم هەموو کات پاش دەرهێنانی پێڵاوەکانتان جووتیان بکەن. چارەم گۆرەوی پاک و خاوێن لە پێ بکەن، لەوانەیە ناچار بن لە شوێنێک پێڵاوەکانتان دابکەنن. پێنجەم ئاگادار بن پێ نەنێنە سەر پێڵاوی کەسێک ئەگەر ڕوویدا داوای لێبوردن بکەن. شەشەم بەر لە ڕۆیشتن بۆ شوێنێک کە دەتانەوێت پێڵاوەکانتان دابکەنن، ئاگادار بن کە گۆرەویان لاقتان بۆنی ناخۆشی نەبێ. ئاگادار بن کە کاتێ لاق لەسەر لاق دادەنێن بنی پێڵاوەکەتان بەرەو ڕووی ئەو کەسەی لە تەنیشتی ئێوە دانیشتووە نەبێ، ئەوە جۆرێکە لە بێڕێزی. خەوتنگە لاپەڕا 138 یەکەم سەرەتا پێکەوە پێک بێن لەسەر ئەو بابەتانەی کێشە ساز دەکەن، وەکو هاتوچۆی میوان، کاتی هەستان و خەوتن، خاوێنی ژوورەکە، دروستکردنی خۆراک و شۆردنی دەفر، خەرجی هاوبەش و تاوەکو دوایی. دووەم ئەگەر بە پێی پێکهاتنەکەتان ئەنجامی کاری وەکو کڕینی خۆراک، شۆردنی دەفر، خاوێنکردنەوەی ژوور و تاوەکو دوایی نۆرەی ئێوەیە، بە زووترین کات جێبەجێ بکەن با هاوژوورەکانتانەوە بیرتان نەهێننەوە. سێەم ئەگەر بە پێی دۆستایەتی و هاوڕێتی بەرنامەیەکی ڕێکوپێکتان بۆ پێکهێنانی کاروباری ژوورەکەتان نییە، باشتر وایە ئێوەش بەش بە حاڵی خۆتان بەرپرس بن بۆ بەشێک لەو کارانە. چارەم لە پاک و خاوێن ڕاگررتنی ژوورەکە چالاک بن و دووری بکەن لە پیسکردن و ڕژاندنی زبڵ. پێنجەم پاش لە خەو هەستان پێخەفەکەتان ڕێک و پێک بکەن. شەشەم بۆ وتوێژی درێژخایانی تەلەفۆنی بڕۆنە دەرەوەی ژوورەکە، چاوەڕوان مەبن کە هاوژوورەکانتان بۆ ماوەیەکی درێژ بێدەنگ بن. پاش کەڵک وەرگرتن لە کەرەستەکان لە نێو ژوورەکە بەجێیان مەهێڵن، لەسەر جێگای تایبەتی دایبنێن. هەفتەم خێرا تێکچوونی بەلوعە و بۆڕی زێراب و کارەبا و گاز و تاوەکو دوایی با بەرپرسی خەوتنگەکە ڕابگێنن. هەشتەم وەکو ئەندامێکی ژوورەکە پێشتر بەشی خەرجی هاوبەش بدەن، با قەرزداری کەس نەبن. نۆیەم ئەگەر ڕەفتارێکی هاوژوورەکەتان دەبێتە هۆی ئازاری ئێوە، بەڕێزەوە بۆی ڕوون بکەنەوە، مەڵێن ئەبێ خۆی بزانێ. دەیەم ئەگەر لە پەیوەندی لەگەڵ هاوژوورەکەتان تووشی کێشە بوون، دەتوانن لەگەڵ ڕاوێژکار قسە بکەن، لەوانەیە بتوانن هەڵسو کەوتێکی باشترتان هەبێ. یازدەم ئەگەر ناتوانن کێشەی خۆتان لەگەڵ هاوژوورەکەتان چارەسەر بکەن، لە بەڕێوەبەرانی خەوتنگە داوای یارمەتی بکەن. دوازدەم پێش ڕازاندنەوەی ژوورەکە و دانانی پۆستەر لەسەر دیوار بیر و ڕای هاوژوورەکەتان بزانن، بیر و ڕای خۆتان دامەسەپێنن. سێزدەم دەنجی مۆسیقا نابێ ببێتە هۆی ئازاری هاوژوورەکەتان، دەتوانن لە هێدفۆن کەڵک وەربگرن. چاردەم بەبێ ئیزن ژمارە تەلەفۆنیان هەواڵی تایبەتی هاوژوورەکەتان بە کەس مەدەن، تەنانەت هاوڕێکانی خۆتان. ئەگەر شەوانە درەنگ دەگەنەوە خەوتنگە و هاوژوورەکەتان خەوتووە، بە داگیرساندنی گڵۆب یان هەرا و هۆریا و چێشت لێنان مەبنە هۆی ئازاری. پازدەم دوای کەڵک وەرگرتن لە ئاودەست و حەمام خاوێنی بکەنەوە. شازدەم بەبێ ئیزن کەرەستە و ئامرازی هاوڕێکەتان مەدەنە کەسێکی تر. هەفدەم لە کەرەستەی تایبەتی هاوڕێکەتان کەڵک وەرمەگرن. هەژدەم گاڵتەگەلی خۆتان و هاوژوورەکەتان لە لای میوانان مەڵێنەوە. نۆزدەم پێویست ناکات لەگەڵ هاوژوورەکەتان یەکدڵ بن، بەڵام هەموو کات بەڕێز و بە ئەدەبەوە هەڵسوکەوت بکەن. بیستەم کاتێ میوانتان هەیە
پێشتر لەگەڵ هاوژوورەکەتان ڕێک بکەون بەتایبەت کاتێ بڕیارە چەند ڕۆژێک بمێنێتەوە. 21 چاوەڕوان مەبن هاوژوورەکەتان باشترین هاوڕێتان بێ و هەموو نیازی ئەحساسی و کۆمەڵایەتی ئێوە دابین بکات. 22 لەو شتانێک کە هی هاوژوورەکەتانە بەبێ ئیزن کەڵک وەرمەگرن، جانتا، جلوبەرگ، پێڵاو، خۆراو و تاوەکو دوایی. ئەگەر زیانێکتان پێگەیان قەرەبووی بکەنەوە. 23 ئاگاداری کەلوپەلی بایەخداری خۆتان بن، بە ئەگەرون بوو خەڵکی تاوانبار نەکەن. کاتی پشودان مۆبایلەکەتان بێدەنگ بکەن با نەبێتە هۆی ئازاری خەڵکی. 24 بە خۆتان خەرجی میوانداری میوانەکەتان بدەن. 25 بۆ لەبەرکردنی جلوبەرگ دابوونەری تری خەوتنگە لەبەرچاو بگرن. 26 لەسەردار و دیواری خەوتنگە شت مەنووسن. 27 بۆ پاک و خاوێنی هۆڵ، ئاوخۆری، ئاودەست، سەوزایی، دەوروبەری خەوتنگە و سەر ئاو حەمام تێبکۆشن. 28 لە نهۆمەکانەوە شت مەخەنە خوارەوە. 29 ئاگادار بن دەنجی بەرز لە ژوورەکەتان نەبێتە هۆی ئازاری خەڵکی لە ژوورەکانی دیکە، بەتایبەت لە کاتی پشودان. 3 کاتی چوونە ژوورە و هاتنە دەرەوە دەرگاکە بە ئارامی بکەنەوە و دایخەن با دەنجی نەبێتە هۆی ئازاری خەڵکی. 31 لە کاتی حەمامکردن بۆ ماوەیەکی درێژ ئاوەکە بەرمەدەنەوە. 32 کاتێ دوایین کەسن کە ژوورەکە بەجێ دێڵن دەرگاکە داخەن. 33 لە خوێندنی ئاواز و وتوێژ بە دەنجی بەرز لە نێو هۆڵەکە دووری بکەن. 34 لە نێو کەلوپەل و کێشەی تاکە کەسی هاوژوورەکەتان سەرەتات کێ مەکەن. لەگەڵ هاوڕەکانتان لە باڵکۆنەکانەوە قسە مەکەن یان بانجان مەکەن، مەبنە هۆی ئازاری خەڵکی دیکە. کڕین لاپەڕا 148 یەکەم بەر لە ڕۆیشتن بۆ کڕین لیستێک ئامادە بکەن. دووەم کورتترین ڕێگە بۆ گەیشتن بە بازاڕ هەڵبژێرن. سێەم پێشتر بابەت یان جۆری کاڵایە کە دەتانەوێت بیکڕن دیاری بکەن با بە زووترین کات شتەکانتان بکڕن. چارەم ئەگەر کەسێک لەگەڵتانە لە بەرچاوی بگرن و بە شێوەیەک سوپاسی بکەن. پێنجەم چاوەڕوان مەبن ئەو کەسێک کە لەگەڵتانە بیر و ڕای خۆی بڵێ یان بەرپرسیارەتی کڕینی ئێوە لە ئەستۆ بگرێ. شەشەم باشتر وایە بەتەنیا و بێ پاڵپشت بڕۆن بۆ کڕینە ئاساییەکانتان. هەفتەم کاتێ لەگەڵ کەسێک دەڕۆن بۆ کڕین وەکو هاوڕێیەک بیر و ڕای خۆتانی بەسەردا مەسەپێنن. هەشتەم لە فرۆشگە و دوکانی باوەڕ پێکراو شت بکڕن. نۆیەم لە کاتی کڕین لەو شوێنانەی کە کاڵای خۆیان زۆر هەرزان دەفرۆشن زۆرتر وریابن. دڵنیابن لەوەی کە مۆڵەتی ئەو شتانەی کە دەیکڕن بەسەر نەچوو بێ. ئەگەر بەسەر چوو بێ بە فرۆشارەکە بڵێن. دەیەم ئاگاداری منداڵانی خۆتان بن بازیان نەگەێنن بە کاڵا و کەرەستەکان. یازدەم چاوەڕوانی ئەوە مەبن کە فرۆشیار کاڵا نەختەکەی خۆی بە قەرز بدات بە ئێوە. قەرزەکەی خۆتان هەرچەند کەمیش بێ بدەنەوە بەو کەسێک کە بە ئێوە متمانەی کردووە. دوازدەم باشتر وایە بەر لە کڕین لەسەر ئەو کاڵا بکۆڵنەوە لە ڕێگای خەڵکی بە ئاگا یان ئینتەرنێتەوە. سێزدەم بەر لە ڕۆیشتن بۆ کڕینی جلوبەرگ ئەوانەی تاقی دەکرێنەوە گۆرەوی خاوێن لە پێ بکەن باژووری براو بۆنی ناخۆش نەگرێ. چاردەم لە کاتی شت کڕین بە وەردی سەنج بدەنە کاڵاکە با دڵنیابن کە خەوش و عیبی نییە، بەتایبەت شت گەلێ وەکو شتومەکی خواردن، خاوێنکردنەوە و ئارایشتی و تاوەکو دوایی کە وەرناگیرێتەوە. پازدەم ئەگەر شتێکتان لەسەر جێی هەڵگرت و دوای پێتان باش نەبوو بینێنەوە سەر جێگای خۆی تا دەتوانن شتی خۆماڵی بکڕن با ئابووری وڵاتەکەمان پێش بکەوێ. شازدەم کاتێ لە ڕاستیدا نیازی کڕینتان نییە فرۆشیارەکە ماندوو مەکەن. هەفدەم بەوەستانی نابەجێ مەبنە هۆی نەمانی کار و کاسبی خەڵکی. هەژدەم بەبێ ئیزنی فرۆشیار مەوادی خۆراکی، ئارایشی و پاکشکاری تاقی مەکەنەوە. نۆزدەم بەبێ ئیزنی فرۆشیار شتی بەستەبەندیکراو مەکەنەوە بۆ تاوتوێکردنی چۆنەتی. بیستەم باشترین کاتی شت کڕین بناسن و لەو کاتانە بڕۆن بۆ کڕین. 21 پێویست ناکات بۆ کڕینی جێژنەکان لە دوایین ڕۆژەکانی جەژندا بڕۆنە بازاڕ، دەبێ قبوڵی بکەن لە ڕۆژانی دواییدا کڕین کارێکی ئەستەمە. 22 بەدەستی پیسەوە دەست مەدەن بە پارە یان لەسەری شت مەنووسن. 23 پارە سەرمایی نەتەوەییە، لە موچاندنەوەی دووری بکەن. نابێ فرۆشیارانی گەڕۆک لە کاتی پشووی خەڵک سەر لە بەیانی کاتی نیوەڕۆ و شەو بە بڵندگۆ و دەنجی بەرز ببنە هۆی ئازاری خەڵکی. فرۆشتن لاپەڕا 152 یەکەم باش نییە فرۆشیارێک بۆ سەلماندنی ڕاستی خۆی سوێند بخوات. دووەم لەگەڵ کڕیاردا بەڕێزەوە هەڵسوکەوت بکەن، زۆربەی خەڵک لەو کەسە شت دەکڕن کە بەڕێزترە.
سێیەم لە بەردەم کڕیاردا لەگەڵ هاوڕەکانتان کۆم ببنەوە و گاڵتە مەکەن پێکەوە ماق مەبن بە کڕیاردا. چارەم بۆ ڕێزگرتن لە خۆتان و کڕیارەکانتان ئیزن مەدەن کەسێک لە نێو دوکانەکەتاندا جگەرە بچێشێ. پێنجەم لەزگەی نرخ بنێنە سەر ئەو شتانێک کە لە بەرچاوی کڕیارن. شەشەم نابێ ئەو کاڵایانی متمانەتان بە چۆنێتیان نییە وەکو کاڵایەکی باش بیان فرۆشن بە کڕیار. هەفتەم بە پێداگیریکردن هیچ شتێک مەسەپێنن بەسەر کڕیاردا. هەشتەم لە کێشەی تاکە کەسی کڕیارەکانتان سەرەتات کێمەکەن. نۆیەم باش نییە دوکانداران و فرۆشیارە گەڕۆکەکان بڕژاندنی زبڵەکانیان ببنە هۆی پیسبوونی کۆڵان و شەقامەکان. هەرکات ئەمەتان بینی بەڕێزەوە بیریان بهێننەوە کە هەڵەیە. لەو کاتێک کڕیاران سەرقاڵی هەڵبژاردنن بە تااقەت بن و ئەگەر هیچیان بەدڵ نەبوو ڕەفتاری خراپ مەکەن، ڕێگای گەڕانەوە بۆ کڕیاران دابنێن. دەیەم بە لە بەرچاوگرتنی پاک و خاوێنی و هەڵسوکەوتی شیا و ژمارەی کڕیارانی خۆتان زۆرتر بکەنەوە. یازدەم بەدانانی کەلوپەلی دوکانەکەتان مەبنە لەمپەرێک بۆ هاتوچۆی خەڵکی. دوازدەم کاتی هاتنە ژوورەوەی کڕیار وەڵامی سڵاوەکەی بدەنەوە. ئەگەر قەرەباڵغ بوو داوای لێ بکەن بە تااقەت بێ بە شێوەیەک نیشان بدەن کە ئاگاداری هاتنە ژوورەوەی ئەون. سێزدەم بەدانانی کەلوپەل لەبەر دوکان مەیکن بە موڵکی تایبەتی خۆتان. چواردەم باش نییە شت گەلێکە بۆ منداڵان گونجاو نییە بیفرۆشن بە منداڵان. پازدەم کاتێ لە بەردوکانیان بەردەرگای ماڵی خۆتان دەست بەتاڵن لە هاتوچۆی خەڵکی داورد مەبنەوە. باشتر وایە لەو کاتانەدا بەخوێندنەوە یان بە شێوەیەکی گونجاو سەرقاڵ بن. شازدەم فرۆشتنی کاڵا لەسەر شەقام و ڕێگا نابێ ببێتە لەمپەرێک بۆ هاتوچۆی خەڵکی و بەدیهاتنی کێشە. هەفدەم گونجاو نییە لە بارودۆخێکدا کە کڕیار ناچار بەکڕینی کاڵاکەی ئێوەیە داوای بڕێکی زۆرتر لەو پارەی کە مافی خۆتانە بکەن. پرسە و تازیە لاپەڕا 155. یەکەم کاتێک مرۆڤ خۆشەویستێکی دەمرێ زۆرتر چاوەڕوانی ئاوردانەوەی دۆستانیە. بۆیە باشتر وایە یەکێ لە هەواڵین کەسانێک بن کە سەرخۆشی دەکەن. دووەم باشتر وایە سەرخۆشیکردن ڕوبەڕوو بێ و خاوەن مردوو ئێوە ببینێ. سێیەم لە کاتی پرسە و تازیە دراوسێکان لە بەرچاو بگرن. ئاگادار بن کە بڵاوکردنەوەی دەنجی بەرزی تازیە یان قورئان نەبێتە هۆی ئازاری هاوسێکان. چارەم لە ئەسپەردەکردندا باشتر وایە سیارەکان بە شێوەیەک بجوڵێن کە هاتوچۆی خەڵکی تەگەلەی تێنەکەوێ. پێنجەم باشتر وایە لە ڕۆژانی هەوڵی پرسەدا ئازەدباران تەنیا نەهێڵن، مانەوەی زۆریش دەبێتە هۆی زەحمەت. شەشەم لە ڕێو ڕسمی پرسە و تازیە و ئەسپەردەکردندا پێمەکەنن. هەفتەم لە ناکاو هەواڵی مردن یان نەخۆشی کەسێک مەگەێننە خزم و کەسوکاری. هەشتەم پلاکاردی سەرخۆشی لەسەر دیواری هاوسەکانی کۆچکردو دامەنێن. شیاو نییە زۆرێک لە خزم و کەسوکاری کۆچکردو لەبەر دەرگای هاتنە ژووری ڕێوڕسمەکە ڕابوەستن. سەردانی نەخۆش لاپەڕا 157. یەکەم ئەگەر یەکێ لە هاوڕێکانیان خزمەکانتان کەوتوو بەجێ باشتر وایە بڕۆن بۆ سەردانی یان لانی کەم لە ڕێگای تەلەفۆنەوە هەواڵی بپرسن. دووەم سەردانی نەخۆش نابێ ببێتە هۆی ئازاری نەخۆش یان دەوروبەرەکانی لە کاتێک گونجاو بێ یان درێژخایان نەبێ بە تایبەت کاتێک قەرەباڵغ بوو. سێیەم لە کاتی سەردانی نەخۆش ڕستەگەلی هیوادەر بەکار بهێنن لە قسەگەلی کە ئاکامی باشی لێ ناکەوێتەوە دووری بکەن. چارەم تا دەکرێت دەست بەتاڵ مەڕۆنە سەردانی نەخۆش. پێنجەم بۆ سەردانی نەخۆش لە نەخۆشخانە گوڵی زۆر بۆندار مەبن یان لە عاترێک کە بۆنی تیژی هەیە کەڵک وەرمەگرن. شەشەم تا دەتوانن لە کاتی سەردانی ئەو نەخۆشانەی پێویستیان بە هێمنی و ئارامیە منداڵ لەگەڵ خۆتان مەبن. هەفتەم باش نییە لە دوای یەک جار سەردانی نەخۆش بۆ هەمیشە لە یادی بکەن. ئەشتەم کاتێ نەخۆش پێی خۆش نییە بە وردی سەبارەت بە نەخۆشەکەی قسە بکات ئێوەش پرسیار مەکەن، بەڵام ئەگەر پێی خۆش بوو بەڕێزەوە لەو ماوە کورتەدا بیسەرێکی باش بن و زۆر قسە مەکەن. لە خراپی حاڵی نەخۆش سەرسوڕما و مەبن، ئاخ و داخ مەکەن. باشکەڵک وەرگرتن لە ئاو و کارەبا و تاوەکو دوایی لاپەڕا 159. یەکەم بۆ خاوێنکردنی حەوشە باشتر وایە سەرەتا خاک و خۆڵەکە بگەسک کۆبکەنەوە پاش ئەوە ئەگەر پێویست بوو بە ئاو بیشۆن. دووەم کاتێ هەوان فێنکە باخچە بە ئاو پاش ئاودەری بکەن. سێیەم جیاهەرزەکانی نێو باخچە لە بنەوە دەربێنن بە ئاوی کەمتر بخۆنەوە. چارەم پارک و شیناییەکان بە ئاودێری بارانی ئاودێری بکەن. پێنجەم
ئاو پژێنەکان بە چەشنێک دابنێن کە شیناییەکان ئاودێری بکەن نەک دەوروبەری. شەشەم، ئاوی حەمام بەرەڵا مەکەن، هەوڵ بدەن کاتی خۆشۆردن کورتتر بێتەوە. هەفتەم، بۆ شۆردنەوەی سەوزە سەرەتا لە نێو دەفرێکدا بیشۆن دوایی ئاوی تێبگرن. ئەگەر دەکرێ لەو ئاوە بۆ ئاودێری باخچە و گوڵەکانتان کەڵک وەربگرن. هەشتەم، کاتی شۆردنی دەفر و جلوبەرگ بێبڕانەوە بەلوعی ئاوەکە مەکەنەوە. نۆیەم، فێری منداڵان بکەن تا بەباشی بەلوعەکە ببەستن. دەیەم، بە زووترین کات دەفرەکان بشۆن با کەمتر ئاو خەسار بێ. یازدەم، ئاو بنێنە نێو سەلاجە با ناچار نەبن بۆ فێنکردنەوەی ئاو بەلوعەکە بکەنەوە و ئاوەکەش بە فیڕۆ بچێ. دوازدەم، سەرەتا پاشماوەی خۆراکەکان پاک بکەنەوە پاشان دەفرەکان بشۆن با کەمتر ئاو بەکار بچێ. سێزدەم، لە کاتی بیناسازیدا بەبێ هۆ بەلوعای ئاو مەکەنەوە. چاردەم، بۆ تاواندنەوەی سەهۆڵی خۆراکی بەست و لەبەر ئاودا دایمەنێن بەڵکو پێشتر لە نێو سەلاجە دەری بێنن با بۆ خۆی بتوێتەوە. پازدەم، هەرکات دەبینین ئاوی شوێنێک بە فیڕۆ دەڕوات لایەنە پەیوەندیدارەکان ئاگادار بکەنەوە و کەم تەرخەم مەبن. شازدەم، لە کاتی حەمامکردن مەهێڵن ئاو بە فیڕۆ بڕوات. هەفدەم، بۆ بەرگریکردن لە بەفیڕۆچوونی ئاو باشتر وایە بە زووترین کات بۆڕی و بەلوعای خراپ چاک بکەنەوە. هەژدەم، لە میوانی یان شوێنە گشتەکان و ئەو شوێنانەی کەسێکی تر پارێ ئاو دەدات بە ئینساف بن و باش کەڵکی لێوەربگرن. لە کاتی دیزاینی خانوبەرە ئاگادار بن کە مەودای نێوان حەمام و بۆیلەرەکە زۆر نەبێ تا ناچار نەبن بۆ گەرمبوونی ئاو زۆرێک ئاوی سارد بە فیڕۆ بدەن. نۆزدەم، لە مەودای شۆردنی دەم و چاو میسواکدان دەستنوێژگرتن و تاوەکو دوایی بەلوعەکە ببەستن. بە یەک پەرداخ ئاویش دەتوانن میسواک بدەن یان دەستنوێژ بگرن. 24، لە کاتی کەڵک وەرگرتن لە کۆمپیوتەر کەلوپەلی وەکو سپیکەر و پرینتەر کە پێویست نین بکوژێنەوە. 25، لە کاتی ئیشکردن لە فەرمانگا ئەو کاتانەی پێویست ناکات لە کۆمپیوتەر کەڵک وەرگرن بیکوژێنەوە. 26، کۆمپیوتەرەکانتان تەنزیم بکەن با هەر کات بۆ ماوەیەک کارتان پێ نەبوو بڕواتە سەر حاڵەتی ستاندبای. هان بدەن تا دەتوانن دەفرێکی کەمتر پیس بکەن. 27، لە کاتی ئۆتوکردن سەرەتا لەو جلوبەرگانەوە دەست پێ بکەن کە گەرمای زۆریان ناوێ و چەند چرکە بەر لە تاوەبوونی ئیشەکەتان بیکوژێنەوە. 29، بۆ ئۆتوکردن جلوبەرگ شۆردن ڕاوەستن تا ژمارەیان بگاتە ڕادەیەکی گونجاو. 30، لە ماڵدا ئەگەر کەسێک سەیری تەلەڤیزیۆن ناکات بیکوژێنەوە. 31، لە هەوای گەرمدا باشتر وایە لەم جەفیف سشوار کەڵک وەرنەگرن. 32، لە وەرزی سارددا پەردەکان بدەنە لاوە با گەرمای خۆرەتا و خانوەکەتان ڕوون و گەرم بکاتەوە. 33، بۆ هاتنە ژوورەوەی تیشتی خۆر باشتر وایە شوشەی دەلاقەکان خاوێن بکەنەوە و لەمپەرەکان لا بدەن. کاتی شۆردنی سەیارە ئاوی زۆر مەڕژێنن بیبەستن یان دەفرێکی لەژێر دابنێن با بتوانن لەو ئاوە کەڵک وەربگرن ئاو بە فیڕۆ مەدەن. 34، باشتر وایە لە بۆیەخدانی نێو خانوبەرە و هەروەها هەڵبژاردننی سەرامیک و موکێت لە ڕەنگەڵی ڕۆشن کەڵک وەربگرن چونکە تیشک هەڵدەگەڕێنەوە و کەمتر کارەبا دەچێتە کار. 35، تۆز و خۆڵی سەرگڵۆپەکان بسڕن با تیشی زۆرتریان بێ. 36، پاش هاتنە دەرەوە لە ژوورەکەتان گڵۆپەکان بکوژێنەوە. 37، لە هۆڵ و قادرمەکان لە تایمەر کەڵک وەربگرن. 38، هەندێک لە دەرمان و خۆراکەکان وەکو تورشی مڕەبا پێویست ناکات لە نێو سەلاجە بن لە دەرەوەی سەلاجە دای بنێن. 39، سەلاجە لە شوێنێک دابنێن کە دوور بێ لە بۆیلەر شوڤاز و تیشی ڕاستەوخۆی خۆرەتاو. 40، دەرگای سەلاجە و فرێزەر کەمتر ئاوەڵا بکەن. 41، زوو بە زوو سەهۆڵی سەلاجە و فرێزەر خاوێن بکەنەوە. خۆراکی داخ و گەرم منێنە نێو سەلاجە ڕاوەستن تا فێنک بێتەوە پاشان بینێنە نێو سەلاجە یان فرێزەر. 42، بە شێوەیەک خۆراکەکان بنێنە نێو سەلاجەکە بە زووترین کات دەستان پێ بگات و وزەی کەمتر لە دەست بدەن کەمتر کارەبا بە فیڕۆ بڕوات. 43، لە هەموو توانای غەسالەکەتان کەڵک وەربگرن بۆ شتێکی کەم مەیخەنە کار. 44، تا پێتان دەکرێت بەجێی غەسالە بۆ وشکردنەوەی جلوبەرگەکانتان لە هەوا کەڵک وەربگرن. 45، پوشاڵی و بەڕیدەکەتان بگۆڕن. 46، ئەو ژوورانەی هاتوچۆی کەمە فێنک یان گەرمی مەکەن. 47، کاتێ ماڵ یان دایرەکەتان بەجێ دێڵن سپلیتەکان بکوژێنەوە. 48،
ژوورەکانتان لە ڕادەبە دەرگەرمیان سارد مەکەنەوە. پلەی گەرمای نێو ماڵ دەبێت لە نێوان 18 تاوەکو 21 دەرەجەی سانتیگراد بێ. 49 هەوڵ بدەن لە دەوری خێرای سپلیتەکەتان کەڵک وەرمەگرن. 50 کاتی دانانی تەبرید تا دەتوانن لە شوێنێک داینێن کە بەباشی هەوای پێ بگا باگ و شاری زۆری لەسەر نەبێ. دواکاتەکانی شەویان ئەو کاتانەی دەتانەوێت بۆ چەندین کات ژمێریان زۆرتر تەلەڤیزیۆن و کەرستەگەلێک کە بەستراوە پێیەوە بکوژێننەوە بە تەواوی لە کارەباجیای بکەنەوە. 51 موبەڕیدەکەتان لە شوێنێک دابنێن کە کاتێکی زۆر لە ژێر سێبەر بێ ئەگەر دەکرێت کەپرێکی بۆ دروست بکەن. 52 هەوڵ بدەن تا دەکرێت کەمتر لە سپلیت بەهۆی بەکاربردنی کارەبای زۆر کەڵک وەربگرن. 53 تا پێتان دەکرێت بەجێی سپلیت لە هەوای فێنچی سروشتی کەڵک وەربگرن. 54 لە وەرزی زستاندا کاناڵەکانی موبەڕیدە لە ماڵ و لە دەرەوە ببەستن. 55 کاتی کردنەوەی خانوبەرە سەقف و دیوارەکان عایق بکەن. کاتێ خانوویان شوێنی ئیشکردنتان زۆر گەرمە دەلاقەکان مەکەنەوە بەڵکو کەرستە گەرمادەرەکان بکوژێننەوە یان کەمیان بکەن. 58 لە دەلاقە دوو جامەکان کەڵک وەربگرن تەنانەت ئەگەر ناچار بن پارەیەکی زۆرتر بدەن. بە کەمبوونەوەی کەڵک وەرگرتن لە وزە لە دوای ماوەیەک قەرەبوو دەبێتەوە. 59 کاتی کڕینی کەلوپەلی نێوماڵ نیاز و ڕادەی خێزانەکەتان لە بەرچاو بگرن گونجاو بێ. 60 کاتی کڕینی کەلوپەلی نێوماڵ سەنج بدەنە ستانداردبوون و لەزگەی گەورە کەرەستەیەک هەڵبژێرن کە وزەیەکی کەمتری پێویست بێ. 61 تا دەکرێت بە سەیارەی گشتی پاس و تەکسی هاتوچۆ بکەن. 62 ئەگەر بکرێ باشتر وایە بۆ شوێنگەلی نزیک بە پیاسە یان پاسکیل بڕۆن. 63 لە کاتی خۆیدا فیلتەری هەوای سیارەکەتان بگۆڕن و مانتۆڕەکەی تەنزیم بکەن. کاتێ دەتوانن لە ڕووناچی هەتاو کەڵک وەرگرن شیاونیە گڵۆپ هەڵکەن. 64 بۆ کەمتر سوستاندنی سوتەمەنی و درێژکردنی عمری تەکەرەکان هەواکەی تەنزیم کەن. 66 کەلوپەلی نێو سندوقی سیارەکەتان داگرن باری زۆر کە پێویستان پێی نییە لەگەڵ خۆتان جێبەجێ مەکەن. 67 سەنج بدەن کاتی تێکردنی بنزینەکە نەڕژێ. 68 لە مانگە گەرمەکاندا تا دەکرێت سیارەکەتان لە ژێر سێبەر ڕاگرن با ناچار نەبن دەست بەجێ تەبریدەکەی هەڵکەن. 69 بۆ کەمتر سووتاندنی بنزین و خاتر جەمتربوون تا دەتوانن باربەن مەبەستن ئەجینا دەبێت ڕێک و پێک بیپێچن و دایپۆشن تا بەرگریەکی کەم لە بەرامبەری گوشاری هەوا دروست بکات. ئەگەر دەکرێت بەر لەوەی بگەنە شوێنی مەبەست سیارەکەتان پارک بکەن و بە پیاسە بڕۆن. ڕەفتارگەلی شیاو لاپەڕە 170 یەکەم خوێندنەوەی نوسخەی خەڵکی بۆ ئەوەی بزانن چ نەخۆشیێکیان هەیە کارێکی نەگونجاوە. دووەم کاتێک کەسێ لە بەرچاوی ئێوە دەرمانێک دەخوات بۆ زانینی نەخۆشیەکەی سەرەتات کێمەکەن. سێەم لە سەیرانی بە کۆمەڵ وەکو ئەندامێکی گروپەکە بەشداری خەرج و ئیشەکان بکەن. چارەم کاتێ دوو کەس سەرقاڵی قسەکردنن لە نێوانیان مەوەستن. پێنجەم کاتێک کەسێ سەرقاڵی وێنەگرتنە لەبەر کامێراکەی تێمەپەڕن ڕاوەستن تا وێنەکەی بگرێ پاشان تێپەڕن. شەشەم وردمەبنەوە لەو کەسانی سەرقاڵی وێنەگرتنن. بێڕێزانە سەیری ئەو پرسیارنامانە مەکەن کە بۆ لێکۆڵینەوەن بە تااقەت و ڕازگۆییەوە وەڵامیان بدەنەوە. هەفتەم ئەگەر پێناسە یان بەڵگەیەکتان دۆزیەوە باشتر وایە بە هەر شێوەیەک و بە زووترین کات بیگەێنن بە خاوەنەکەی. هەشتەم کاتێ دوو کە سەرقاڵی وتووێژن تا دەتوانن لە نێوانیانەوە تێمەپەڕن ئەگەر ناچار بوون داوای لێبوردنیان لێ بکەن. نۆیەم لە دوای پرسیاری کاتژمێریان ئەدرەس باشتر وایە کە سوپاسی ئەو کەسە بکەن. دەیەم بەبێ ئیزن لە کەرەستە و ئامراجی خەڵکی کەڵک وەرمەگرن. یازدەم کات و وتووێژ و هەڵسوکەوت لەگەڵ کەسێک کە تووڕەیە باشتر وایە کە بە تااقەت بن و بە گەورەییەوە گوێی بۆ ڕاگرن. دوازدەم ڕێگاگەلی جۆرا و جۆر بۆ گەیشتن بە خانووتان بناسن با لە کاتی پێویستدا بتوانن کەڵکی لێوەربگرن. سێزدەم لە هەڵسوکەوت لەگەڵ بە ساڵاتچوان و منداڵان هەڵومەرجی ئەوان لە بەرچاو بگرن ڕێزیان بۆ دانێن. چاردەم شوێنە هێمنەکانی ماڵەکەتان بناسن با لە کاتی بوومەلەرزە بتوانن باشتر خۆتان پەنا بدەن. پازدەم کاتی کردنەوەی خانوو کەرەسەی چاک بەکاربێن و خانوویەکی خۆراگر لە بەرامبەر بوومەلەرزە دروست بکەن. شازدەم لە دوای بوومەلەرزە ئاگاداری پاش لەرزە بن. لە ژێر سلسلە، تابلۆ، دەلاقە، ئاوێنە
جامخانە و ئەو کارستانەی کە ئەگەری بەربوونەوە یان شکانیان هەیە مەخەون. هەفدەم ئەگەر لە کاتی شۆفێریدا بوون و بوومەلەرزە هات سیارەکەتان لە لای ڕاستی جادەکە بوەستێنن ئەگەریش لە شۆستن ئاگادار بن شتێک نەکەوێ بەسەرتانە. هەژدەم کاتی ئاگرکەوتنەوە ئارام بن و پەیوەندی بە فریاکەوتنەوە بکەن و ناونیشانی دروستیان پێ بدەن. نۆزدەم ڕێگە بدەن بە سیارەی ئاگرکوژێنەوە کە بە زووترین کات بڕوات. بیستەم ڕێگە مەدەن کەسێک کە ئاوری تێبەر بووە هەڵبێت بەتانێکی تەڕی بەسەردا بدەن و پاڵی خەن و ئاورەکەی بکوژێنەوە. 21 کەرەستەی ئاگرکوژێنەوەی نێوماڵ کۆنتڕۆڵ بکەن با لە کاتی پێویستدا کەڵکی لێوەربگرن. 22 لەسەر مێزی کتێب خوێندنەوەدا شت مەنووسن و ڕسم مەکێشن، ئەم کارە دەبێتە هۆی بیربڵاوی خەڵکی. 23 ئەگەر بەڵێنێکتان داوە لە کاتی دیاریکراو لە شوێنەکە ئامادە بن و ئەگەر بە هەر هۆیەک پێتان نەکرا بە زووترین کات بەرامبەرەکەتان ئاگادار بکەنەوە. 24 گونجاو نییە پیاو لە لای کەسانی نەناسراو لە شەقام و بازار بە دەنجی بەرز ناوی ژنە هاوڕێکەی خۆی بێنێ. 25 دەبێ پیاوان لە کاتی چاک و چۆنی و گاڵتەکردن و پرسیارکردن لەگەڵ ژنان ئاگاداری ڕەفتاریان بن. 26 ڕادەی خۆشەویستی خۆتان بەرامبەر بە هاوسەرەکەتان بە وتە و بە ڕەفتار لە لای خەڵکی مەدەرچێنن. لە کاتی دیاریکراودا باجی ئاوادانکردنەوە و باجی سیارەکەتان بدەن. 27 هەر کات لەسەر ڕێگای هاتوچۆی خەڵکی کەرەستەی بیناسازیتان داناوە دەبێ بە شێوەیەک خەڵکی ئاگادار بکەنەوە. 28 وەکو ناوبژوان لەلایەن کەسێکی ترەوە بڕیار مەدەن. 29 لە بەرامبەر داهات و شار و وڵاتەکەتان خۆتان بە بەرپرس بزانن. 30 بۆ تەندروستی خۆتان و خزمەت بە هاوڵاتیانتان ساڵێ 1 تا 4 جار خوێن بدەن. 31 جانداران و ژینگەکەتان بپارێزن و شانازی بکەن بەم کارەتانەوە. 32 لەگەڵ شارەوانی هاوکاری بکەن و چاودێری بکەن لە کەلوپەلی شار و وڵاتەکەتان. 33 پابەندی شار و گوند و گەڕەکی خۆتان بن و پێشنیار و ڕاوبۆچوونی خۆتان بگەێنە دەستی بەرپرسانی شارەکەتان. بەبێ بەشداربوون و هاریکاری ئێوە بەڕێوەبەرایەتی شارەکەتان سەر ناکەوێ. لەسەر تابلۆی هاتوچۆ پۆستەر مەچەسپێن و شت مەنووسن. 34 کەرەستەی خانووکردنەوەتان بۆ ماوەیەکی زۆر لەسەر ڕێگای هاتوچۆی خەڵکی دامەنێن. بە بێئیزنی خاوەن ماڵ لەسەر دیوار پۆستەر و لەزگا مەچەسپێنن. ئەگەر لە پڕ ئەم کتێبەتان بەردەستکەوت و لاپەڕەکانیتان کردەوە و تێیدا ورد بوونەوە و سەرنجتاندا دەبینن کە ناوەڕۆکی بریتێ لە کۆمەڵێک ڕەفتار و هەڵسوکەوتی شیا و گونجاو کە وشیارانە یاخود ناوشیارانە زۆربەی هەرە زۆری ئەنجام دەدەن. لەم کتێبەدا هەوڵدراوە بە زمانێکی ساکار کۆمەڵێک ڕەفتاری گونجاو لە هەڵ و شوێنگەی جۆرا و جۆردا ڕیزبەندی بکرێ تا خوێنەر بتوانێ لە ماوەیەکی کورتدا ڕادەیەکی زۆر لەم هەڵسوکەوتانە دووپات بکاتەوە. لە کۆتایی ئەم پەرتوکەدا داواکەرم لە خوای گەورە بیکاتە توێشی قیامەتمان و سوودێکیش بۆ ئێوە. خۆشەویستان ئەگەر ورد ببینەوە لەم کتابە دەبینین سەرتاسەری ئەم هەڵسوکەوتانە سەرتاسەری ئەم ڕەوشتە جوانانە هەمووی لە قورئانی پیرۆز یاخود لە فەرمودە شیرینەکاندا دەبیندرێن. بۆیە گەڕانەوەمان بۆ قورئان و سنت وامان لێ دەکات کەسێکی خۆشەویست و ویستراو بین لای هەموو کەس. بۆ هیوایەین دوای خوێندنەوەی ئەم کتابە هەموو کەسێک جوانتر و باشتر ڕێکتر و فراوانتر بیر لە قورئان و سنت بکاتەوە.